بەنایخوای بەرزی بەیاڵتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال دووباراتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بەڕگە و بابەتی نوێگرنگمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. عزیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەکتان. خۆشحاڵم کە منیش هەروە ئەمڕۆ پێتان شاد بووینەتەوە. بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان قسەکردنە سەرجەمیان تەرخانمان کردووە قسەکردنە لەسەر ناوی بنین ئەو بەڕەڵاییەی کامڕۆ بە ناوی ئازادی لە میدیا و بە ناوی خۆنمایشکردن و دەرخستنی توانەکانەوە لە هەرێمی کوردستان ڕوودەدا کە 180 لە پێچەوانەی کەلتوری ڕەسەنی کوردەواری و پێچەوانەی بنەماکانی ئاینی ئیسلامن. بۆیە سەرجەم تەوەڕەکانمان لەسەرم بابەتە کۆ کردووەتەوە با بزانین هۆکارەکانی ئامانجەکانی پشتی ئەو بەڕەڵاییەی کە ئەمڕۆ لە نێوان هەندێک لە میدیاکاندا دەردەخرێن بۆ شێواندنی کەلتوری ڕەسەنی کوردەواری و ئایا ئامانجەکان چین و ئەمە لە پێناو چیدایە ئایا بەرجەستەکردنی توانای خانمان بەم شێوازە دەکرێت کە بە ڕۆژی ڕووناک بە ئاشکرا تۆ لەسەر شاشەی میدیاکانەوە بازرگانی بە جەستا یا لەشفرۆشی خۆتەوە بکەی ئایا ئەمە لەکوێی کەلتوری کوردەواری لەکوێی ئادا بە گشتیەکان جێ دەبێتەوە. بۆیە تەوەرەکانمان تەرخان کردووە لەسەر ئەم بابەتە. بەڵێ لەگەڵ ئەمانشدا کۆمەڵێک ڤیتی و زانیاری و بڕگەی پەیامنێرانمان دەبێت. ئێستا ژوەک هەمیشە سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان.
بەربڵاوی میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان وای کردووە ئەمڕۆ هەندێک حاڵەت و دیاردە دەبینرێن لە ناو میدیا بەگشتی یاخۆت بینرا و بیسترا و یاخۆت تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئیدی توانم بڵێم تەنانەت لەو ئازادیەی کە لە ئەوروپاش باز دەکرێت بەم شێوازە بوونی نییە. هەر شەوی ڕابردوو کاتێک کە هەندێک ڤیدیۆ لە چەند ڕۆژی ڕابردوو تا شەوی ڕابردووش کە بڵاو بوونەوە جێگەی سەرسوڕمان بوون بۆ زۆرێک لە خەڵکی ڕەسەنی کورد بە تایبەتی ئەوانەی کە پابەندن هەم بە کەلتوری جوانی کوردەواری و هەم بە بنەماکانی ئاینی ئیسلامەوە پێیان سەیرێکە لە ناو کورد و لە کوردستانیشدا وها شتێک دەبینرێت و بوونی هەیە. بەڵام لە هەمان کاتا یەکێک لەو هەواڵانەی کە دوێنێ جێگەی خەمباری بوو ئافرەتێکی 84 ساڵ کە خاوەنی 15 منداڵ بووە لەسەر شەقامەکان کەس نەبوو بە خێوی بکات. لەو لاشەوە دەبینین میدیا باس لە چی دەکات چۆن کۆمەڵگەمان بنەماکانی کۆمەڵایەتی لای ئێمە هەمویان شێوێنراون. لەسەر ئەم بابەتانەی کە ئێستا لە میدیاکان یاخود لە پەیجەکانی ئەمڕۆ دانانی میدیا و تەلەڤیزیۆنەکان ئاسان بووەتەوە و ئەوانەشی کە داعمی ئەم جۆرە میدیایانە دەکەن نادیارن بەڵام دیارە کە مادەیەکی باش پارەیەکی باش بودجەیەکی باش و زەبەلاح لە پشتی ئەم میدیانەوە هەیە کە ڕاستە دەکرێن بە ئامانجی تێکدانی بنەمان ڕەسەنەکانی کورد و کەلتوری جوانی کوردەواری خۆمان. بۆیە دەمانوێت بزانین ئامانجەکانی پشتی ئەم تێکدانە چییە؟ ئامانجەکانی پشتی بە مۆدلکردنی ئافرەتانمان چییە؟ ئایا ئەمەی کە دەکرێت دەرخستنی توانەکانیانە یاخۆت بازرگانیکردنە بە کچان و ژنانی کوردەوە. بەگشتی تەوەرەکانی ئەم ڕۆمانترخان کردووە لەسەر ئەم بابەتانەوە. تەوەری یەکەمان لە هەڵەبجەوە توێژەرێکی کۆمەڵایەتی میوانمان دەبێت کە ویش بەڕێز کاک خەبات حسینە دەمانەوێت بزانین ئامانجەکانی پشتی مۆدلگەرایی با کچان و ژنانەوە چیە. کاک خەبات زۆر سپاس بۆ دەرفەتە. گەل لێەوە دەست پێ بکەین ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە میدیای کوردی و ناوەناوە ڤیدیۆکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەبێتەوە کە زۆر باشکرا باز لە فەسادی خۆیان دەکەن. ئەمە ناوی دەنرێت چی؟ ئایا ئەمە مۆدلگەراییە؟ ئایا ئەمە بەرجەستەکردنی توانای ژنان و ئافرەتانە یاخۆت ناوێکی دیکەی هەیە؟ بەناوی خوا بەناوی خوا ڕاستێکی ئێمە ئەوەی کە تێبینیەکەین یان ئەوەی کە زیاتر ئەبینرێت خۆی لە خۆیە دائیمەن ناوێکی جوان بۆ شتێکی ناشرین دایانرێت بە شێوازێک کە بۆ ئەوەی کاتێکەیە ئێمە حاڵەتەکە لە بەرچاومان جوانتر بێ یان بە شێوازێک کە بڵێین گەنج یان ئەو کەسانی کە پراکتیزی مۆزوعەکەکەنیان چاویان لەسەر بابەتەکەیە مۆزوعەکە بەلایەنەوە جوانتر بێ و ڕوویان بێت کە پراکتیزی بابەتەکە بکەنیان بە شێوازێکی سەرنجڕاکێش بهێنە پێش چاو. ڕاستێکی ئەوەی کە ئێمە بینینەک و ئامانج لەم بابەتە ئەگەر ئێمە قسەی لەسەر بکەین ئەگەرێتەوە بۆ کۆمەڵێک شت. یەکێک لەوانە شێوازێکی بازرگانی چاوچنۆکانەیە. یعنی بە شێوازێک لە شێوازەکانەوەی کە ئێمە بینین بازرگانیکردنەکە بتێونەتەوێت لە پشتی ئەم کەسانەوەی کە میشانەکەن با بڵێن شێوازێک لە بازرگانیکردن هەیە وەکو خاڵی یەکەمەیان. خاڵی دووەمیان دەستێک هەیە بۆ تێکدانی شیرازەی خێزان و ئەو کللتورە مقدسەی کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە بمانوێ نەمانوێ مقدسە چونکە ساڵەهای ساڵ ئیشی لەسەر کراوە کە چۆن بتوانین ئێمە با بڵێن باوباپیر ئێمە ئیشی لەسەر کرد چۆن نەوەکانی نەوە دوایەوە خێزانەکان بە شێوازێکی بە شیرازە و هەڵسوکەوتێکی تەندروست و با بڵێن نەوێت بە سەرێشە و با بڵێن سەرێشە بۆ خێزانەکان. کەواتە وەکو ئەوەی کە ئێمە ئەیبینین دەستێکی ناحەزە بە کۆمەڵگا دەستێکی ناحەزە بە ئەو ژینگە کۆمەڵایەتی کە هەیە خۆی لە خۆیان ئەمەی کە ئێمە ئەیبینین هیچ بۆنی ئەوەی لێ نایە کە ئەمە شتێکی دۆستایەتی بێیان شتێکی تر بێت کە بۆ بنیادنرانە بێت و بەڵام ئێمە نەیبینین. زۆر باشە کاک خەبات. کەواتە ئەمە ئامانجەکانی تەنها ئەوەیە کە تێکدانی بنەماکانی یا کەلتوری جوانی کوردەواری خۆمانە و ئایا ئەنجامی ئەمە چییە بێ؟ دەکرێت بڵێن کاریگەری خۆی دروستەکە یا خۆت نە؟ ڕاستێکی ئێمە دڵنیاین لەوەی ئەگەر بە شێوازێکی مەسئولانە بە شێوازێکی بەرپرسیارانە
هەڵسوکەوت لەگەڵ ئەم بابەتەیان نەکرێت کاریگەری زۆر خراپی هەبێت لەسەر کۆمەڵگا لەسەر گەنجەکانمان چونکە بمانەوەی نەمانەوێت ئێستا با بڵین هەموو تاکێک هەموو گەنجێک با بڵین کە موبایل بەکارهێنێ سەیری تیڤیەکانەکەیان لە تووڕی کۆمەڵایەتی بابەتەکانە بینێ مۆدێلەکان دووبارە کاتەوە یعنی بەتایبەت یەکێک لە صیفاتەکانی گەنج ئەوەیە مۆدێلەکان دووبارە کاتەوە لای خۆیان بە شێوازێک لە شێوازەکان مؤثیرە بێ پێی ئەگەر ئێمە بۆنمونە بۆکو کەسی یەکەم سەری ئەوەی کە هیچ فلتەرێک نییە بۆ ئەم بابەتە لێپرسینەوەیەک نییە با بڵین ئەگەر ئەم ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە بیلۆ بکاتەوە ئایا چ کەسێک وەکو چ کەسێک زەرەرێکی هەیە لە با بڵین ئەو ئیشوکارانێک یەکبێتە ئەستۆی ئەو پێویست دەکات لێپێچینەوەی لەگەڵا بکات چونکە کاتێک گەزانی من ئەم چەند ڕۆژی پێشوو باسی بابەتی ئەوەی چۆن تیکتۆک با بڵێن ئەفرۆشتیان زیاکرێت لایک و فۆلۆوەر و شتانەی سەیر دەکرد ئەو کەسانەیە میشاکەن هەموو شتێکی ناشیرینەکەن لە پێناوی ئەوەی تیکتۆکەکان با بڵێن فۆلۆوەر ئەوەی بەرز بێتەوە یعنی ئەمە هیچ جۆرە ڕقابەیەک نییە ڕێک وەکو ئەوایە بازارێکی بێسەروبەری یان کەسێکی دوژمن بە کۆمەڵگە و کردوێ بە سەرپەرشتیار بەسەریەوە یعنی بە دڵنیایی و کاریگەری زۆر خراپی ئەبێت هەر یەکەمان بۆ نمونە من لە لای خۆمەوە یان ئیعلام لە لای خۆیەوە وەکو جەنابتان یان حکوومەت وەکو وەزارەتی ڕۆشنبیری لێپێچینەوە لەم بابەتە بکە. کەواتە کاک خەبات ئایا یاسای کاری ڕۆژنامەنووسی ڕێگە بەو میدیانە دەدات کە بە ئاشکرا دژی بەها کۆمەڵایەتیەکانی و کۆمەڵگە دەوەستێتەوە؟ ڕاستێکی ئەوەی کێک لەو شتانی کە جێگەی سەرنجە با بڵین ئەوەی کە ئێمەی بینین کاتی حکوومەت لەسەر بابەتێکی سیاسییان شتێک کە ڕاستە و ڕاست پەیوەندی بەوە هەیە ئەزانێت چۆن بڵێ ئەوەی ئەکەوێتە مەترسیەوە یعنی دەسەڵاتەکەی ئەکەوێتە مەترسیەوە یەکسەر لێ پێچینەوە کە ئەوەی کە ئێمە بینیمان لە ماوەی ڕابردووە بە هەفتە و دوو هەفتە کەناڵێکی گەورە و گران داخە بەڵام تا ئێستا نەمان بینیوە لێ پێچینەوە لەسەر شتێکی لەم بابەتە بکرێت ئەگەر چی لە 100% پێچەوانی دابوونەریتی کۆمەڵگە بوو بێت ئەگەر چی با بڵین هەموو لە تۆڕی کۆمەڵایەتی هەم لە با بڵین مامۆستایان هاواریان لە بەرز بووێتەوە لە مزگەوتەکانەوە وەک پێویست تا ئێستا نەمان بینیوە ڕۆژێکی سزای کەناڵێ درابێ لەسەر ئەوەی کە ئەم شتا گونجاونی ئەم هەڵسوکەوتەی گونجاونی و دژە بە دابوونەریتی کۆمەڵگە. کەواتە ئەو پاشاگەردانی فەوزایی کە میدیای ئازاد دەستی داوەتێ بە تایبەت لە بواری ژناندا چییە؟ ڕاستێکی ئەگەر بمانێ نەمانەوێت سەیرەکەین هەر ئەم لایەنەی کۆمەڵگە نییە زۆر شت هەیە لە کۆمەڵگای ئێستای بینین حکوومەت یان دەسەڵات لەبەر ئەوەی بەویستی خۆیەتی یان بە شێواز لە شێوازەکان مەترسی نییە بۆ دەسەڵاتەکەی لێپێچینەوە ناکات لەگەڵم بابەتە یان وەک پێویست لە خزمەتی ئەوان نییە لایەنی کەم بیانوەستێنێ چونکە هەر کاتێک ئەو کەسانی کە ئامانجیان هەبوو لەوەی کە دەسەڵات لەوەی کە بازرگانیەکە لە بابەتەکە یان دامەکرێت و من زۆر جار شتی لەمە خراپتریشە بیستین کە ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە ئامانجیان تێکدانی شیرازەی خێزانەکان ئەم هەفتەی پێشوو بیستم دوو فەندی زۆر گەورە دەرچۆ بۆ دوو بابەت کە هەر یەکەیان زەرەر و زیانی ڕاستە و خۆی هەیە لەسەر کۆمەڵگە یعنی ئەم بێ شیرازەیی هەموو بوعدەکانی گرتووەتەوە وەکو وایە دەسەڵات بەدەستی خۆی پاچ و بێڵی هەڵگرت بێت لە خێزانەکان چۆن شیرازیان تێکبایان ڕێک وەکو وابینی کە کەسێک خۆی شیرازەی خێزانی عایلەی خۆی تێکچوو بێ تەعمیمێکا بۆ هەموو کۆمەڵگە. کاک خەبات بێدەنگی لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی ڕۆشنبیریە بەگشتی لە پەرلەمان لە حکوومەت لەمانە لە داواکاری گشتی بەرامبەر بەم جۆرە کارکردنە بەم جۆرە حاڵەت و ینی ئەم حاڵەتانەی کەڕوو دەدا کە 100% پێچەوانەی هیچ نەبێ خۆ کەلتوری کوردەواریە با واز لە ئاینی ئیسلامیش بێنین ئایا بێدەنگیان تەنها پشتیوانیکردن نییە بۆ ئەو بابەتانە و ئایا ئەم جۆرە خەڵکو ئەم جۆرە میدیایانە گەر پشتیوانیەکی مادی باشیان نەبێت دەتوانن بەم شێوازە پەیامەکانی خۆیان بگەێنن؟
ڕاستێکی خۆی لە خۆیان شتێکمان هەیە ئەڵێن بێدەنگی واتە ڕازی بوون، چونکە شتەکە ئەبینرێت هەر کاتێک شتێک بینرا بێدەنگ بووی لەسەری بە شێوازی لە شێوازەکانیانی ڕازی بوون. من لە ماڵی خۆمانە ئەگەر حاڵەتێکم بینی با بڵێن بینیم و ناتەندروست بوو لەبەر چاوم بەڵام بێدەنگ بووم بە شێوازێک لە شێوازەکان یانی ڕازی بوونی و بابەتە واتە ئەم ڕازی بوونە بمانێ و نەمانەوێت دەسەڵات پێی هەڵەسێت واتە کە بێدەنگ و بەدەمەوەچوونی نەبوو سزای و کەسانەی نەیە کە تەڕەفن لە بابەتەکە و ئێمە پێچەوانەی ئەوەشە بینین نەک ئەوەی کە بۆ نمونە سزا نادرێت کاراسانێکی باشی بۆ کرێ میدیاکان نەخرێتە خزمەتیەوە یعنی وەرە با من و تۆ بمانەوێت بۆ خزمەتێکەکەین یەکسەر ڕێگری گەورە لە بەردەم تا دروستەکرێت بەڵام بتەوێت ئیشێک بکەیت بۆ هەل لەم بابەتانە کاتێک کەسانی کاراسانێکی زۆر و فەرموفەرموویەکی زۆر ئەخرێتە خزمەتەوە کاراسانی بۆ کری هەست بە مانوبوون ناکەی کاتێک کەزانی خەڵکانێک هاتوونی شوکارەکانی بۆ تەواوەکەن یعنی ئەوەی کە ئێمە بینین ئەو کەناڵی کە بێوێ خزمەت بە کۆمەڵگە بکات لە ڕێگەی دابوونەریتی کۆمەڵگە و پاراستنی شیرازەکانی خێزانەوە با بڵێن بەسیترین شێت ئێمە ویستومانە لە هەڵەبجە سنتەرێکی ڕاوێژکاری خێزان دابنین خۆبەخشانە تەسەورەکەی هیچ بەرەو پێشچوونێکیان لەگەڵەوەی سەردانمان کردووە هیچ خزمەتێک نییە کە تۆ تێشتی خۆبەخشانشکەی بەڵام ئەگەر بتەوێت ئیشێکی لەم بابەتە بکەی کاتێک گەزانی لەوە چدایان ڕێکخراوی ئەوروپی و دەرێکی و بە شێوازە لە شێوازەکان لە ناوەش و کەراسانێک لێ بۆ بابەتەکە زۆر باشە کاک خەبات ئەگەر کەمێک بگەڕێنەوە بۆ مێژووی ئەم جۆرە میدیایانە لە چەند ساڵی یا با بڵێن ساڵی ڕابردوو بوو لە یەکێ لە بەرنامەکانیانە بە جۆرێک ینی ئەم بابەتانیان ئاسایی ئەکردەوە لە بەرچاو بینەرەکانیان ینی ئەم نمونەیە جارێکی تێش دوو جاریش پێم وایە هەر لێرە لە مینبەرەوە باسم کردووە بۆ نمونە لە چەند پێشکەشکارێکی دانیشتبوون باسییان تەنانەت لە چوارچێوەی بەرنامەی تەرفیهی و پێشبڕکێدا باسییان لە جلی ژێرەوەی ئافرەتان و پیاوان دەکرد لە کاتێکە ئەگەر سەیری دایک و باوکانی خۆمان بکەیت تەنانەت ئێستش بە شەرمەوە جلەکانیان لەسەر چەنافێک گەر هەڵواسن بەردەیەک تریشی بەسەر ئادەن بەڵام ئەمان لەسەر شاشەکانە باس لە جلی ژێرەوەش دەکەن ئەمە لە ساڵی ڕابردوو ڕوویە کاتێ دینە ئەم ساڵ و لە تازەترین حاڵەتدا ینی میدیای کوردی وای لێ هاتبێ بە ئاشکرا لەسەر شاشە بە شانازیەوە باس لەوە بکە خانمێک بێت بڵێ من منداڵەکەم لە فڵان کەس لەبار بردووە ئەمە چی ئەگەیێنێ ئایا ئەمە تەنها لەمەش ئەوەستە یا هێشتا ئامانجی دیکەیان هەیە بۆەوەی کە ینی بە جۆرە لە جۆرەکان فەساد بڵاو بکەنەوە بە جۆر لە جۆرەکان کەلتوری ڕەسەنی کوردەواری تێک بدەن کۆمەلگا بەلا ڕێدا بدەن یا هێشتا ئامانجی تریان ماوە ڕاستێکی زۆربەی جار ئەوەی کە ئێمە تێبینیەکەین شتەکان هەنگاوەکان هەنگاوی ئامانجدار و بەرنامە بۆ داڕێژراوە یعنی بزانێت بە چ شێوازێ خێزانەکان هەڵەوەشێ یعنی لە ڕێگەی سەرنجی خێزانەکان ڕاکێشێ لە شێوازی بەرنامەی تەرفیهی وەکو جەناب تا فەرمووتان لەگەڵ ئەو کۆمەڵشتی بە ناوی شتی تەنزئامێز و یعنی گەورەترین مشکیلەش لەم بابەتە ئەوەیە خێزانەکان دانیشن بە دیاری بابەتەکەوەیان باوکیان دایک لە خێزانە کە وەکو شێوازێک لە با بڵێن شێوازێکە لە بەرپرسیارەتی و کۆنتڕۆڵکردنی و بوون بە فلتەرێک بۆ هەموو شتانی کە لە ئەو ماڵەیە و لەو خێزانەیە بەڕێواچێ دەنگیان نیە ینی بۆ نمونە ئەبینیت باوکێکیان دایکێک لە سەیری ئەو بەرنامانەیە کە ناچێت ئەو بەرپرسیارەکێکەوە ئەستۆی ئەوە لایەنی کەم کەناڵەکە گۆڕم یعنی بۆ نمونەت دایک و باوکەکە لەگەڵ مناڵەکانە پێکەنن بڵێن بەو بەرنامەیە کە خۆی لە خۆیان تەنزەکە لەسەر حسابی ئەمە یعنی کاتێکە بەرنامەیەکی تەرفیهی دروستەکرێت بتەوێنێتەوە ئەگەر چی تەرفیەکە با بڵێن من ئەوەی کە زۆر جار دیمە یا متابعەکەم ڕاستیەکەی ئەو کاتش کە بەرنامەیەک زۆر باش بێ سەیرم کردووە لە ماوەی بۆ نمونە چەند خولەکی کۆتاییان لە ناوەڕاستی بەرنامەکەیە چەند دڵۆپێک ژەهری تێکراوە یعنی ئەسڵەن ئەو بەرنامانەشی کە با بڵێن کە خەڵک وەکو سوودبەخشەی بینێ بۆ کۆمەڵگە وەکو ئاوێنەی کۆمەڵگەی بینێ کاتێک کە زانی ڕۆشتە دوو دڵۆپ ژەهری تێکردوو بۆ ئەوەی زەرەر و زیان بگەێنێ واتە شتەکان ئامانجدارن
و بەرنامە بۆ ڕێژی کراوە ئەگەر ئەمڕۆ لەم هەنگاویانەی وەستێنی بە دڵنیایی و سبەینێ زەرەر و زیانی زیاترەیە. ئەوەش کە ئێمە بینێ لە بەراوردی کەین ساڵانی پێشووتر هەر ساڵێک بۆ نمونە تەلاق ڕێژەی تەلاق و ئەوە تا چەندێک هەڵکشاوە. مەوزوعی هاوسەرگیری ڕێژەکەی چەندێکە لەو لاوە با بڵین تێکچوونی خێزانەکان بوونی ئاژاوە و ناکۆکی ناو خێزانەکانە گوێنەگرتنی گەورە با بڵین مناڵ بۆ گەورە و هەستکا کە بەڕاستی ئەمە لە خزمەتی ئەوانە ئەمانە هەمووی دەستێکن یان با بڵین ئامانجەکانن وردە وردە و قوچم بڵێ بەرەتای شتەکە دەرەکەوێ. ئەگەر ئەمڕۆ لەم هەنگاویانەوە سێنرێت بە دڵنیایی و سبەینێ زەرروزیانی گەورەتر و گەورەتریە بێ و ڕەنگە ئەمڕۆ لە شوێنێکا چاک بکرێ بەڵام کاتێکی خێزانێک هەڵەوە شێنرێت لەکوێوە تۆ دیسان ئەیوەستێنی لەکوێوە با بڵین ئەمە لەکوێوە قەرە بۆ کرێتەوە. یعنی فەرموو ئاماری 6 مانگی محکەمەکان دادگاکان سیرەکەی لە بەچاو لە ساڵی پارە یعنی هێشتا ئێستا بەرزترە. ئەمە خۆی لە خۆیان زەنگی مەترسیدارە بەڕاستی ئەبێت کەسانی بەرپرس وەلایەنی کەم خێزانەکان خۆیان بتوانن ئیشی لەسەرەوە بکەن ئەم ئاگرە نەگاتە ماڵیەوان. زۆر باشە کاک خەبات لا بەرامبەر کۆمەڵێک بڵین کەناڵی ناپابند و نابەرپرسدا کۆمەڵێک کەناڵ یاخود میدیای باشترمان هەیە کەواتە ڕۆڵی ئەم میدیانە چیە لە دژی ئەم هێرشانەدا یاخود ئەم میدیانە ئەتوانن چی بکەن کە ئەم دۆخە خراپ بەرەو خراپتر نەڕوات؟ ڕاستێکی هەر بۆ نمونە دروستبوونی بەرنامەیەکی لەم شێوازەیان ئەوەی کە جەنابتان کردودانە خۆی لە خۆی ئاگادارکردنەوەیە چونکە زۆربەی جار ئەوەی کە با بڵین ژیان و ژیانکردنە بۆ نمونە پیاوێک لە خێزانەکەیە ئەوەی سەرقاڵی با بڵین دابینکردنی بژێوی و معیشەتە بۆ ماڵ و مناڵەکەی ڕەنگە کاتێک یێتەوە بۆ ماڵەوەی تر بە تەمای ئیسراحەتکە کاتێک بۆن بەرنامەیەکی لەم شێوازە کرێ خۆی لە خۆی ئاماچێتە چوارچێوەی هەستان بە و ئەرکە بەرپرسیارەتی لەسەر ڕاگەیاندنەکانە و ئەو باڵی کە ئامانجی بنیادنانی خێزانەکانە ئەو باڵی کە بە دۆستی کۆمەلگا ناسرێ خۆی لە خۆیان ئەمە یەکێکە لە ئیشەکانی میدیا هەم با بڵێ خێزانەکان ئاگادارەکاتەوە لەو زەنگە مەترسیدارە هەم لەو لاشەوە با بڵین دەسەڵات ئەو کاتەی کە بیەوێت گوێی لەم بابەتانە بێت لایەنی کەم پێڵی تۆ ئەو ئیشەی لە سەرشانی خۆتە وەکو ئیعلام بە ئەرکی سەرشانی خۆ هەڵەسی و با بڵین ئەگەر بۆ نمونە لەوە با بڵێن من هەروەکو خۆم باسی بابەتەکە بکەم من ڕاستێکی چەندین جار لە کۆبوونەوە لەگەڵ ئەو کاتانی کۆبوونەوانی کە بەرێککەوتن هەیە لەگەڵ دایک و باوکی قوتابی ڕاستێکی ڕاستەوخۆ باسی زەنگی مەترسیداری ئەم بابەتانەم کردووە چونکە گرنگترین بابەتە ئاماژەی پێ بکرێت و دایک و باوکی قوتابی پێ ئاشنا بکرێت. یعنی هەر شتێکی تر ئەگەر بۆ نمونە تۆ باسی هەر شتێکی کە بکەی لە 150 زیانی هەبێ ئەم بابەتە لە 100 زیانی هەیە و سبەینی کۆمەڵێک شتە بینی لە خێزانەکەی خۆتە وەکو کوردەواری لە بەحەو پشتی خۆت تا ئێستا نەویست و نەبینی و لە ناو خێزان و بنەماڵی خۆتە. زۆر باشە کاک خەبات جاران ئەگەر بابەتێکی بەم شێوازە هەبوایە کەمپینێک یاخود خەڵکێک گەنجێک کەمپینێکی ڕابگەندایە بۆی کە دەمانوت با بایکۆتی بکەین بۆ نمونەم تەلەڤیزیۆنە لە سەتەلایتەکانمان لە ماڵەوە بسڕینەوە ئەمە هەڵمەتێکی باشە بۆ ناو خێزانەکان بەڵام ئەمڕۆ لە سۆشیال میدیان بابەتانە بڵاو دەبێتەوە کەواتەیە وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ڕاتان چییە لەوەی کە بۆ ئەوەی کە بربەستێک بۆ ئەمانە دابنرێ بۆی کەمپینیان بۆ ساز بکرێ و دژی ئەمانەکە ڕێگە نەدرێت ئەمانە بەم شێوازە بنەماکانی کەلتوری کۆمەڵایەتی تێک بدەن و بنەما جوانەکانی ئەخلاقی ئەم گەلێکە هەمانە کە کەلتورێکی جوانی کۆمەڵایەتیمان هەیە تێکی نەدەن چی بکەین تەنان لە سۆشیال میدیاش ڕێگەیان لێ بگرین. زۆر ڕاستە بەڕاستی ئێمە ڕەنگە زۆربەی جارە بینی لەسەر مەوزوعی قوت لەسەر مەوزوعی پارە و بژێوی خەڵک زۆر ئاسانیێتە سەر جادە بەڵام زۆر بە کەمی بینین ئەو شتێک کە ئەبیندرێت با بڵین وەکو وەڵامدانەوە یان وەکو ئەوەی کە با بڵین من وەکو خۆمیان بۆ نمونە هەر ئەفرادێکی کۆمەڵگە زۆر بە خەمساردانە بە پیری ئەم بابەتەوە چین و ئیشی لەسەرەکەین با بڵین چۆن بڵین بە شێوازی لە شێوازەکان و هەستەکەین تاوەکو ئێستا ئاگرەکە نەگەشتۆتە لای منی تر ناگا
یان ڕەنگە شێوازێک لە مەویسیش هەبێت ئەنامەوەی کە ئێمە بینین لە هەموو شارەکانە کۆمەڵێک دڵسۆز هەیە کۆمەڵێک دڵسۆزی کۆمەلگا هەیە کە هەر بابەتێک مەترسی هەبێ بۆ کۆمەلگا لە یەنە دەنگ ئەگەر بۆ مامۆسایەکە لەسەر مینبەر ئەگەر کۆمەڵێک گەنجن بە ناوی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە و خۆی لە خۆیان ئەمانە هەر هەمویان ئاگادارکردنەوەی دەسەڵاتە بەڵام خۆی لە خۆیان دەسەڵات کارێکی کردووە ئیش لەسەر مەئویسکردنی ئەم جۆرە هەوڵانەیە دێتەوە سەر بابەتەکە ئێمە لەسەر ئاستی شەخص چۆن بتوانین وەکو چۆن کەناڵەکە ئەسڕمەوە لە تەلەڤیزیۆنەکەی خۆمە بە هەمان شێوەش بتوانم با بڵین ئەگەر ئەو پیجە ئەگەر پیجە ئەگەر هەر کەناڵێکە بتوانین لە موبایلەکەی خۆشمایان لە خەتەکەی خۆما بیسڕمەوە چونکە بتێونەتەوە کاتێک ئەگەر بۆ نمونە من ئەنفۆڵەوی بابەتێکەکەم ئەنفۆڵەوی چەناڵێکەکەم ئیتر کەمترێتەوە بەردەستی من خۆی لە خۆیان ئەمە یەکێکە لە ڕێگەکان ئەوەی کاکەوت سەر ئاستی تاک لە لایەکی ترەوە بەڵام وەکو دەسەڵات ڕاستێکی کەمەی بینین یان هەر نایبینین لێپرسینەوە لە ئەو چەناڵانە بکرێیان ئەو پەیجانەی کە بەمایانەوە بە شێواز لە شێوازەکان ئەڵێن ئێمە دەستمان بەسەران ماشکێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خەبات حسێن توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵماندا بوو. بەڵازان و خۆشەویستان ناوبڕێکی کورت وەردەگرین و پاش ناوبڕەکە پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکە دەست بەجێ هەڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمینیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخش دابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات، کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین 0 411 71 0 411 71 برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی
سەرجەم بەرهەمەکانی لە سەداسەد حەڵاڵ بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبستانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دنیایەوە هەمویە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان و خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژارنە ڕاستەکە جبسی نینە. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە. هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە، هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە بەرزان دەچینە لای ڤیدیۆ کە باز لە هونەری وتاردان دەکات کە سەنتەری نووری حکمە خولێکی بۆ چۆنیەتی هونەری وتاردان ئامادەکرۆ. فەرموون با پێکەوە بینەری و ڤیدیۆ بین. بسم الله الرحمن الرحیم. من ناوم لین هێمن حسێنە، قوتابی دەستگای نووری حکمەم. بابەتەکەی ئەمڕۆم لەسەر نووسەرێکی ئوستورالیە کە پەرتووکێکی نووسی بە ناوی ئەو پێنج شتەی کە لە گەورەیدا لێی پەشیمان ئەبینەوە. بۆ ئەم پەرتووکەش چاوپێکەوتنی لەگەڵ چەنەها بە ساڵاچوو کرد بۆ ئەوەی بزانێ لە چ شتێک پەشیمانن کە کردویانە یاخود لە چ شتێک پەشیمانن کە نەیان کردووە و ئەبوایە بیکەن. ئەم کۆمەڵە کەسەش لە 5 خاڵدا هاوڕابوون. خاڵی یەکەم، چۆن ئەتەوێ وا بژی و بۆ خۆت بژی وەکو خۆت دەربکەوە، نەک چۆن خەڵکانێکی تر ئەیانەوێت چۆن دەربکەوە. خاڵی دووەم، کاتی زیاتر بۆ خۆت و خێزانەکە تەرخەم بکە، نەک تەمەنت لە شتی پوچ و بێسووددا بە فیڕۆ بدەیت. خاڵی سێیەم، ئازا و بوێر بە ئازادی و ڕاشکاوانە هەستەکانی خۆت دەرببڕە،
خاڵی چوارەم کاتەکانت بە قورئان خوێندن و زیکر و یادی خودای گەورەوە ببەرە سەر. ئەمەوێ لە خاڵی پێنجەما پێتان بڵێم کە بەختەوەری وابەستە نییە بە ماڵ و سامان و خێزان، بەڵکو وابەستەیە بە خودی خۆمانەوە. خۆمان ئەتوانین خۆمان دڵخۆشکەین و خۆشمان ئەتوانین خۆمان بەدبەختکەین. ئەمەوێ لە کۆتاییە پێتان بڵێم کە ئەم پێنج خاڵە سوودێکی زۆرمان پێ ئێگەیەنێ، کەواتە بۆ ئەوەی کە گەورە بوون و تەمەنمان ڕۆیشت ئاوات بۆ کاتەکانی پێشوو گەنجیمان نەخوازین و پەشیمانیش نەبین لەوەی کە کردومانەیان ئەبووە بمان کردایە، کەواتە بە ئەم خاڵانە لە خۆماندا جێبەجێ بکەین. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. سڵای خۆی گەورەتان لێبێ. من نینا شۆڕش، قوتابی دەزگای نووری حیکمە. ئەمڕۆ ئەمەیە کە پێتان بڵێم جیاوازن، زۆر جیاوازن ئەو کەسانی کە بە دوای شادومانی داوێڵن و ئەو کەسانەشی کە شادومانی دروست دەکەن. و زۆر جیاوازن ئەو کەسانی کە پارە و سامان دروستی کردوون و ئەوانەشی کە پارە دروست دەکەن. زۆر جیاوازن ئەو کەسانەی کە بە دوای دنیادا ڕادەکەن، دەستی لێگیر ناکەن و ئەوانەشی کە دنیا بە دوایاندا ڕادەکات بەڵام ئاوڕی لێ نادەنەوە. خۆشەویستان، دیسانی شەوامەوێ پێتان بڵم کە زۆر جیاوازن ئەو کەسانی کە بۆ ناخی خۆیان فرمێسک دەڕێژن و ئەوانەشی کە فرمێسکی چاوانی تر دەسڕن. زۆر جیاوازن ئەو کەسانی کە دەژین بۆ مردن و ئەوانەشی کە دەمرن بۆ ژیان. خۆشەویستان، زۆر جیاوازن ئەو کەسانی کە تەنها لە پێناوی خۆیاندا دەژین و ئەوانەشی کە دەژین لە پێناوی چەندەها کەسی تردا. و زۆر جیاوازن ئەو کەسانی کە دەخۆن لە پێناوی ئەوەدا کە بژین و ئەوانەشی کە دەژین لە پێناوی ئەوەی کە بخۆن. زۆر جیاوازن ئەو کەسانی کە نرخیان لە جلو بەرگەکانیان کەمترە و ئەوانەشی کە نرخیان لە هەموو گەنجینەی دنیا گەورەترە. خۆشەویستان، زۆر جیاوازن ئەو کەسانی کە دڵیان لە کونی دەرزی بچووکترە و ئەوانەشی کە دڵیان لە هەموو نەخشەی جیهان فراوانترە. و زۆر جیاوازن ئەو کەسانی کە ورگیان لە سەریان گەورەترە و ئەوانەشی کە عەقڵیان لە هەموو لاشەیان گەورەترە. و زۆر جیاوازن ئەو کەسانی کە هەزاریان یەکسانە بە سفر و ئەوانەشی یەکیان یەکسانە بە هەزار. و زۆر جیاوازن ئەو کەسانی کە بەشێکن لە نەخشەی کەسانی دیکە و ئەوانەشی کە جیهان بەشێکە لە نەخشەکانیان. هیوادارم جیاوازەکان بزانن و ئێوەش جیاواز بن. هیوان بەختەوەریتانە. سڵاوتان لەوێت، من وەفا ڕزگار، قوتابی سەنتەری نووری حیکمان 12 ساڵم. دەمەوێت لێتان پرسم ئایا بەڕاست کات وەک زێر وایە؟ زۆربەی مادیگەریەکان وا پێناسە کات دەکەن و دەڵێن کات وەک زێر وایە، بەڵام بەڕای من وا نییە، چونکە زێر دەکرێت لە دەستی خاوەنەکەیە بێت و دەکرێت لە دەستی بدات و دەکرێت بۆی قەرەبوو بکرێتەوە بە زۆری و بەباشی. بەڵام کێ لە ئێمە کاتێک کاتمان لە دەستداوە توانیمانە بیگەڕێنینەوە؟ وەک دکتۆر محەممەد قەرەداغی ئەفەرموێت کات لە زێر زۆر بەنرخترە، کات خودی ژیان خۆیەتی. با سەیری پێشینان بکەین و بزانین تێڕوانینیا چۆن بۆ بەرامبەر بکات. عامری کوڕی عەبدی قەیسی ئەفەرموێت کابرای کات بۆ لام و پێوتم قوربان ئەتوانین کەمێ دابنیشین و دەمەتەقێ بکەین؟ منیش پێموت کێ توانیت لە ناوڕاستی ئاسمان خۆت بگریتەوە ئەوە کەمێک قسە دەکەین، واتە کاتی ئەوەندە بەلاوە گرنگ بووە نەیویستە کەمێک کاتی خۆشی بەفیڕۆ بچێت. ئیبن جەوزی ئەفەرموێت هەر کاتێک کەسێک کاتوو وایە بۆ لام ئامۆژگاریم کرد بووایە یەکەم شت پێم ئەوت هەموو ڕۆژێک بە کاژمێر دەست پێ دەکات، هەر کاژمێرێکیش گەنجینەیەکە، هەر گەنجینەیەکیش گەنجینەیەکە. کێ لە ئێمە ئەوێرت کاتە زیندوو کرایە بۆ لای خودای گەورە گەنجینەکانی بەتاڵ بێت؟ خۆ ناکرێت ئێمە وەکو جاران بژین، خۆ ئەوان لە دنیایەکی تر دابوون و ئێستاش دنیایەکی ترە. باشە لەگەڵتان، بەڵام بە هاوکێشەکە ئاسانتر بکەین. کوڕێک حەزی ئەچێتە سەر کچی جوتیارێک و دەچێت بۆ لای جوتیارەکە و پێ دەڵێت جوتیارەکەش یەکسەری ڕازی دەوێت، بەڵام تەنها یەک مەرجی هەیە. پێی دەڵێت ئەم گوندەی کە ئێمە تێیدا ژیان دەکەین ئەگەر تۆ توانیت کلکی 3 گا بەرەڵا دەکەم، ئەگەر تۆ توانیت کلکی 1 گایان بگری ئەوە کچەکەی خۆمت پێشکەش دەکەم. وای لێ دێ دەچێتە گوندەکە و کاتی کان دێت. گای یەکەم کابرا جوتیارەکە گای یەکەم بەردەدات، گای یەکەم گایەکی زۆر بەهێز و قەڵەو دەبێت.
دەڵێت من خۆم لەم گایە بەم یەکسەری دەمرم ناتوانم کلکی بگرم با گای یەکەم بڕوە گای یەکەم دەڕوە گای دووەم دێت گای دووەم قەبارەکەی بچووکترە بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر تووڕەیە چاوەکانی سور کردوتەوە پێیەکانی لە زەوی دەدا دەڵێت من خۆم لە گای یەکەمدا بووە خۆم لەم گایە نایم بە ئەکیت ئەم کوژە و نامێنم لەبەرەوە ئەڵێ با گای دووەمیش بڕوە گای سێم دێت سێر دەکا گایەکی لەوەڕ لاواز بێهێز بچوت دڵ ئەمەیە من دەموێست خۆی هەڵدەداتە سەر پشتی تاوەکو کلکی بگرێت کاتێک سێر دەکا گاکە کلکی پێوە نییە کێتانش قسەیەکی زۆر جوانی هەیە کە دەڵێت هەلەکان تەقتەق لە دەرگای هەمومان ئەدام بەڵام ئێمە تاوەکو کلیلەکە ئەدۆزینەوە قفڵەکە ئەکەینەوە شیشەکە ئەکەینەوە دەرگاکە ئەکەینەوە درەنگ بووە کەواتە ئەزیزانی من کات ئەڕوات هەلەکان درەنگ ئەبێت بە هەڵ و کات بقۆزینەوە بە هەر شێوەیەک بێت دەمەوێت لە کۆتاییدا پێتان بڵێم ئەم دنیای کە ئێمە تێدا ژیان دەکەین ئەگەر بە وشەیەک چڕ و پڕ و پوخت و کورتی بکەینەوە ئەوە بەڕای من کات پڕ بە پێستی خۆیەتی زۆر سپاس هەر سلام علیکم من دیما محەممەد قوتابی دەستگای نووری حیکمە ئەمە پێتان بڵم لە کارێکی بچووکەوە دەست پێ بکە سەرەتای هەموو مرۆڤەکان چوونیەکە هیچ مرۆڤێک بە زانایی لە سکی دایکەوە لە دایک نەبووە هیچ مرۆڤێک هیچ پاڵەوانێکی گۆڕەپان بە ماسوولکە بەهێزاکانیەوە لە دایک نەبووە هیچ ملیۆنەرێک بە دەفتەرە شیکەکانیەوە نەهاتۆتە ئەم دنیاە بەڵکو هەمویان دوای نەزانین فێر بوون دوای بێهێزی بەهێز بوون هەمویان لە سفرەوە دەستیان پێکردووە کەواتە هەموو هەژارەکان دەتوانن دەوڵەمەند بن هەموو بێهێزەکان دەتوانن بەهێز بن هەموو مرۆڤە سادەکان دەتوانن سەرکەوتوو بن هەموو شتە گەورەکان سەرتاکەیان زۆر سادەیە هەموو گردون سەرتاکەی تەنها گردیلەیەکە هەموو گۆڕانکاریەکان سەرتان لە تەنها مرۆڤێکەوە دەستی پێکردووە هەموو درەختێک سەرتاکەی تەنها تۆوەکی وردە هەموو دەریاچەیەک سەرتاکەی لە دڵۆپێک ئاوە دەست پێ دەکات ئازایەتی مرۆڤ لەوەدا دەردەکەوێت کە بتوانێت لە تەنی ژمارەیەکەوە سفرێک دابنێت و بیکات بەدە پاشان سفرێکی دیکەی بۆ زیاد بکات و بیکات بە سەد پاشان سفرێکی دیکەی بۆ زیاد بکات و بیکات بە هەزار لە هەمان کاتا بۆ ملیۆن و ملیار یەکەکە مرۆڤەکە خۆیەتی بەڵام سفرەکە هەوڵەکانی مرۆڤە بۆ ئامانجەکەی لەوە مەترسن کە سەرەتاکەتان سادە بێ بەڵکو لەوە بترسن کە کۆتاییەکەتان سادە بێت هیچ کات شەرم لەوە مەکە سەرەتاکەت سادە بێ هیچ کات چونکە زۆربەی کەسەکان قسەمان پێ دەڵێن و دەڵێن سەرەتاکەت سادە بوو بەڵام گوێیان پێمەدا سەرەتا سادەیە بەڵام کۆتاییەکەت گرینگە هاوڕێیان لە کۆتاییدا پێتان دەڵێم هەستە و بکەوەرە ڕێ چونکە ڕێگەی 1000 میل سەرتاکەی بەتەنها هەنگاوێک دەست پێ دەکات زۆر سپاس بۆی گوێتان لێگرتم و کاتی خۆتان بەخشی بە من هیوام سەرکەوتنتانە بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخراتنی جەنابتانەکەین ئەم خولە پێوترە خولی هونەری و تاربێژی کە ئەم خولە لە ماوەی 2 ڕۆژە وتراوەتەوە کۆمەڵی قوتابی زۆر بەشداری تیا کردووە سەرەتا قوتابیەکان کاتێ بەشداریەکان چەند شتێک فێرەکردن یەکێک لەوانە چۆن خوان لە بەردەمی جەماوەر ئەبینەوانێ چۆن بابەتەکان ئامادە ئەکەن ئەو مەرجانە چیە کە لە کەسی وتاربێژە هەیە پاشان چۆن ڕوبەڕووی جەماوەر دەبنەوانێ پاشان بنەماسەرەکیەکانی وتاردان چییە و ئامان چییە لەوەی کە تۆ بتوانی بابەتێک ئامادەکەیت و بەرامبەر جەماوەرەکەت بۆسی بۆ قوتابیەکان لەمەوەی ئەم 2 ڕۆژەیە الحەمدوللا زۆر باش بوون ئیستجابێکی زۆر باشیان بووە و توانیویانە لە بەردەمی جەماوەرە ئەو ترس و دڵە ڕاوکەیان بووە توانیوێنە لای برن قوتابیمان هەبووە کاتێ بەشداری کردووە لە کاتی هەستانە ینی زۆر شەرمی کردووە بەڵام پاشان لە دوای 2 ڕۆژ خولەکە کە بەشداری تا کردووە هیچ بۆ لە قوتابیانی کە لامیان باشتر بووە ینی الحەمدوللا قوتابیەکان سوودێکی زۆریان لێبینیوە و تا ئێستا 2 خولیش لێرە وتراوەتەوە و ئینشەڵڵا بەتەمەن خولی تریش بکەین بۆ قوتابیەکان بۆی بتوانین ئەو توانە و هێزەی کە هەیەە بتوانین هەم خزمەتی خوان و هەم خزمەتی دەستگاکەشمانی پێ بکەن دەستگای نووری حیکمەش الحەمدوللا توانیوێتی کە ئەو قوتابیانەیەن کە لێرە بەشداریەکەن هەم لە لانی پەروەردەوە هەم لە لانی قورئانەوە هەم لە لانی وتاربێژیەوە و احتمامێکی باشیان پێدراوە الحەمدوللا قوتابیەکان سوودی باشیان لەبینیوە و ئێمەش وەکو مامۆستانی دەستگای نووری حیکمە ئەوەی کە لەتوانەمان بە ئینشەڵڵا بۆ قوتابیەکان ئان خێنە خزمەتیان
ئەوەی بینیتان دەرخستنی توانای هەندێک خاتوونی تازە پێگەیشتوو بوون لە چوارچێوەیەکی دیاریکرا و بە ئەدەب و ئەخلاقێکی جوان بۆەوەی کە زیاتر ڕۆشنبیر بن لە شێوازی وتاردان یاخۆت قسەکردنیان. ئەوەی کە بینیتان دیارە زیاتر ڕۆشنبیرکردنی خانمان بوون و دەرخستنی توانەکانیشیان بوون. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ لە ناو میدیای ئازاددا دەگوزارێت دەتوانین بڵێن ناوی بنین بەشێکی زۆری بەرەڵاییەکی تەواو و بە ئامانجێکی دیاریکراوی تەواو و سوکایەتیکردنە بە ژنان و ئافرەتانی کۆمەڵگەی کوردی بە گشتی. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر دەرخستنی توانای خانمان یاخود بازرگانیکردنە بە جەستەیانەوە. لەسەر ئەم بابەتە هەر لێرە میوانداری زۆر بەڕێز شنۆ عەبدوڵڵا چالاکی بواری مافی ئافرەتانمان کردووە. شنۆخان بەخێر بێت. بەخێر بێت. شنۆخان دیارەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی ئەمە تەبان ئیتر گەشتوتە لووتکە ڕەنگە لووتکەی تریشی هێشتا مابێ ئەوان لە ئامانجەکانیان دەریخن کە دەبینین زۆر باشکرا هەندێک بابەت بڵاوبووەتەوە لە سۆشیال میدیا و لە میدیاکاندا کە جێگەی قوبوڵکردن نین و تەواو پێچەوانەی عورف و عادەتی ئێمن. ئەمە کە دەکرێت ئایا بەرجەستەکردنی توانای خانمانە یاخۆت بازرگانیکردنە بە لەشیانەوە تا چەند ئەمە سوکایەتیکردنە بە خانمی کوردەوە. بەڵێ بەنای خۆی گەورەی هێرەبان سپاس بۆ کەناڵی پیام سپاس بۆ ئێوەش. ئێمە لە ڕابردوو لە ئێستاشا توانم بڵێم قسەمان زۆر لەسەر ئافرەت کردووە، لەسەر مافەکانی کردووە، لەسەر قیەم و ئەخلاق و بەهاکانی ئافرەت کردووە لە کۆمەڵگەی کوردیدا بە تایبەت کە ئافرەتان هەر لە سەردەمی ساڵی بیستەکان لە سەردەمی شێخ مەحموودی نەمر کە حەفسەخانی نەقیب بووە تا پەنجاکان و تا ئەو کۆتایانی شەستەکانیش ئەتوانم بڵێم ئافرەت قیەمێکی زۆر ینی بەهایەکی زۆر گەورەی هەبووە لەناو کۆمەڵگەی کوردیە و ئافرەتان تێگرا وایان کردووە بە تایبەت حەفسەخانی نەقیب کە ئافرەت فێری خوێندەواری بکە بە پۆشاکی کوردیەوە بە چەفتە و بە چوزانم بە کۆڵوان و بە هەموو ئەو شتە کوردەواریانەی کە باو بۆ لەو کاتەیە ئیشی خۆی کردو و هانی ژنانی دا و بە شێوەیەکی زۆر جوان و لەبار هەتاوەکو ئەوەی گەشتووەتە ئێستا. و ئەو ئەخلاقە جوانە لە ناو کوردەواریە ئەتوانم بڵێم ئێستەش بوونی ماوە، بەڵام بەداخەوە ئیڵێم بەهۆی هەندێک بەناو مۆدل بەناو نمایشکار بەناو ئەوەی کە ئێستا لە سۆشیال میدیادا دەبینرێ ئافرەتە باشەکان شاراونەتەوە، کەسە ڕۆشنبیر و کەسە بە ئەخلاق و بە قیەمەکان بەڕاستی شاراونەتەوە و ئەمانە هاتوونەتە پێش بەوەی کە بیانەوێ کۆمەڵگەی کوردی لە کەدار بکەن بەوەی کە ئەیان نەوێت بەڕاستی نەک ئەیان نەوێت و بیستوشیانە و کردوشیانە ئەخلاقی کوردی خێزانەکان پەرتەوازە بکەن، ئەخلاقی کوردی نەهێڵن، بۆ نمونە ژن و پیا و لێک بکەن، ئازادیەکی تەواو ڕەهایان وا کردووە بۆ خودی خۆیان پاشان بەوەی کە وا لە تۆ ئەکات لە ژنی کورد ئەکا کە ئەم ئازادیە لەناو هەموو ژنێکا بوونی هەبێ. بەڵام ئەو ئازادیە شنۆخان ببوورەیە ئەمە من پێی ناڵێم ئازادیش خۆ سنووری دیاریکراوی هەیە. تۆ ئەگەر لەو سنوورە بەڕاستی تێپەڕیت لەگەڵ ڕێزما کە فەرمێ بەل هەم کەلئەنعامی ئەضل، یعنی ئەچێتە ئەو چوارچێوە کاتە تۆ چ قیەمێکت هەیە کە تۆ لەو سنوورە دیاریکراوە تێپەڕیت. خۆ منیش وەکو ئافرەتێکی باڵاپۆش بۆ نمونە ئەبێ ئازاد بم بەوەی کە چی ئەەکەم چۆن ئەەکەم چۆن ئەڕۆم چۆن مامەڵە لەگەڵ هاوسەرمە ئەەکەم ئایا ئەکرێ منێکی ژن کە خاوەنی هاوسەری خۆم بم بە کەیفی خۆم چیم بوێ بیکەم بەبێ ئەوەی ڕێز بۆ مێردەکەم تا بنێم بەبێ ئەوەی ڕێز لە منداڵەکانم بگرم ڕێز لە دایک و باوکم بگرم. بەڕاستی ئەمانە جۆرێک بە شێوازێکی مۆدێرنە بە شێوازێکی وەخوانەڵەن زانستی هاتوونەتە پێش لەم بوارەیە ئافرەتان هەن ئەدەن بەوەی کە هیچ قیەمێکی ئەخلاقی نەمێنێ، یعنی وای کردووە کچ و کوڕەکانمان کە ڕێز لە دایک و باوکیان نەگرن، ژن ڕێز لە پیاوی نەگرێ، حساب بۆ هاوسەرەکەی نەکا بە کەیفی خۆی بڕواتە دەرەوە. ئەمە بەڕاستی خێزان چ مانایەکی هەیە؟ یعنی تۆ واکەی تر ژن لە ماڵێکا بژی و پیاو لە ماڵێکا بژی، ئەگەر تۆ بۆ نمونە تۆی ژن یا منی ژن نەتوانم بمە قوربانی لە پێناوی ئەگەر بەسیترین یا بۆ منە بچووکترین کێشەم هەبێ لەوەی کە بیکەم بە هەرا یاخود لەوەی کە کێشەیەکی گەورەتری لە دروست بکەم. بۆیە بەڕاستی هەموو ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە کۆمەڵگەیان بەڕاستی بە عاقارێکا بردووە هەمومان لێ نیگەرانین.
هەموومان لێی نیگەرانین بەوەی کە بە چالاگوان بە ژنان بە پارێزەران بە ڕۆشنبیران بە توێژەران هەموو هەر یەکە و لە جێگەی خۆی و قسەی هەیە لەسەر ئەم بابەتانە بەڵام پێویستە بە جدی ئێمە ئیشی لەسەر بکەین بە تایبەت خودی ڕێکخراوەکانی ژنان بۆیە تکا ئەەکەم ینی بەم جۆرە کە ژنان واهان نەدەن ینی ئاوها بەرامبەر بە خێزان و بەرامبەر بە خودی خۆی ینی تۆ سیرکە کاک جەلال شەیداخان زۆر ئاساییە بلایەوە جستەی خۆی نمایشەکە ینی ئەمامە قیەمێکە بۆ تۆ ینی ئافرەت ینی چی بوونی ئافرەت ینی چی تۆ ئەوەندە ئازاد بی لە کەناڵێکە ئەوەی کە چەند جارمە بڵم ڕەنگە دەیمین جارەوت بێتم ئەوەی کە هاوسەر یاخود خێزان بۆ مێردەکەی خۆی گەربیە لە ژووری نووسنابی کە ئەم بە ئاشکرا لە کەناڵەکانە خۆی کەناڵانە چییە ئامانجی ئەم کەناڵانە بەڕاستی ئامانجیان ئەوەیە کە ئەو شتە سەرکیانەی کە تۆ لە هەرێمی کوردستانە هەیە بیرت بباتەوە لەوەی کە قەیرانی دارایی هەیە لەوەی کە موچە نییە لەوەی کە خەڵک گوزەرانی خراپە لەوەی کە خەڵک ئیتر تەواو ینی ئامانجێکی سیاسی لە پشت ئامانجێکی سیاسی تەواوی لە پشتەوەیە کە ئەم ئیشانە ینی ئەم کارانەی کە بەرامبەر بەم ئافرەتانە پێیان ئەکرێ دێنە پێشەوە لەم بوارەیە بۆ بیرخستنەوەی هەندێک بابەتی گرنگترە لە هەرێمی کوردستانە واتە یەکەم خاڵ مەسەلەیەکی سیاسیە کە ئەکرێ دووەم ئەوەیە کە ئەمانە بەڕاستی بوونەتە باندێک هەندێکیان وەکو باند ئیشەکەن لە هەرێمی کوردستانە بە ئاشکرا بەوەی کە تۆ کچی خەڵک خەڵەتێنن ئەو تا ئیبینین بۆ خۆمان بەچای خۆمان نەبینین کە چەنەها کچی گەنجی تازە پێگەیشت و خەڵەتێنراوە بەوەی کە بە بڕێک پارە دەستی کەوێت لەگەڵ چەند پیاوێکا بێت لەگەڵ کوڕێکا بێت لەگەڵ نازام زۆر بەلایەوە تەبیعیە ئەم شتانە یعنی بەڕاستی ئەمانە زۆر کارەساتن ئەوەیە کە تۆ ئافرەت بگاتە ئەو قیمەی کە چی بوێت بیکە بۆی کە ئازاد بێ لە نمایشکردنی جەستەی خۆیان بەڕاستی دەرخستنی تواناوە ئەمە دەرخستنی توانە نییە ئەمە دەرخستنی توانە شتی زۆر گەورەتر هەیە خانمان ئەتوانن کە ئێستا زۆر ئەوە هەیە کە خانم دەستڕەنگینە خانم ئیشی جوان ئەکا خانم بۆ نمونە چێشخانەیەکی کردوتەوە خانم ئیشی دەستی ئەکا بۆ نمونە لە نۆرینگێکی خۆیەتی لە ئیخساسی خۆیەتی هەموو ئەمە توانە دەرخستنی ئافرەتە نەک ئەوەی کە من بمەوێت بێم نمایشی جەستەی خۆم بکەم بۆ هەندێک لەگەڵ ڕێز ماڵم هەندێک پیاوی نەفز نزم هەندێک پیاوی بۆی کە پێی ئەوترێت تەنها مەبەستی خۆی ئەوەیە کە شەهوات و ئارەزوهێوانی خۆی لەو کەسەیە بەتاڵ بکاتەوە بێت ئەمە بکات لە بەرامبەر بڕێک پارە لە بەرامبەر مادە بەوەی کە چەنی دەستکەوێت زۆریش بەلایەوە تەبیعیە لە کەناڵەکانە باسی ئەکاکەڵە $25 وەرەگرم چوزانم $25,000 وەرەگرم $2,000 وەرەگرم $5,000 وەرەگرم یعنی زۆر بەلایەوە ئاساییە مناڵ لە ناوە بەم نازانم لەگەڵ چەند پیاوێکام ئافرەت پێویستە چی بوێ بیکان نێرگەلە بخوا مەشروب بخوا جگەرە ئەخوا یعنی بەڕاستی ئەمە وای لێ کردوین هانی هەموو کەسێک بدە بڕۆ بکەم زۆر لە ناو خەڵکام گەنج ینی وای لێ هاتۆ زۆربەی زۆری کچەکانمان تووشی کێشە بوون ئەوانەی کە لە سن البلوغان لە کچ و لە کوور کە تازە پێ ئەگەن بەهۆی ئەم سۆشیال میدیاوە بەهۆی ئەم ئافرەتانەوە کە وەکو مۆدێرنە دەرئەکەون وەکو ئەوەی کە تۆ بتەوێت ئەو شتەی من ئەزەی چۆنە یەک شت هەیە لێرە ئێمە قسەی لەسەر بکەین ئەمە لە قسە لەسەر ئەوە ناکەین ئینسان خۆی گەورە بە ئازادی دروستی کردووە و ئازادیشە لەوەی چی ئەکا دوو ڕێگەی پیشان ناوە ڕێگەی ڕاست و ڕێگەی چەوت تۆ ئەتوانی کامیانت پێ باشە بیگریتە بەر ئەمە عنی خۆی گەورە هیچ زۆری لێ نەکردووی کاتێکیش کە تۆ ئەتەوێت بەلاڕێیا بڕۆی کاتێک کە تۆ ئەتوێت نمایشێ بکەی جەستەی خۆت وا لێ بکەی بە خۆت بیکە بۆ خودی خۆت ئەمە لە بینی خۆت و خوایە خوا محاسبەت دەکا من محاسبەت ناکەم بەس من پێت دەڵم ئەمە کارێکی هەڵەیە ئەمە کارێکی باش نییە تۆ بۆ خۆت بیکە بە دزیە و چی ئەەکەی بیکە بەڵام نەیە سەر شاشەکان بەوەی کە کۆمەلگە تێک بدەیت بۆی کە خێزان تێک بدەیت بۆی کە بینی ژن و مێر تێک بدەیت بڕوا بکە چەندەها ئافرەتمانەیە سکاڵای کردووە لەسەر مێردەکەی ئەڵێ تانی وەشەوە ناخوێ بە سێری ئەم ئافرەتە مۆدێلاناکە بە سێری بابەتی سێکسی ئەکە ئاگام لێتی چی ئەکە قسە لەگەڵ ئەوە ئەکە بە مەسجنامە ئەنێرە بۆ ئافرەت یعنی بەڕاستی ئەڵێ خۆشەویستی من یعنی هیچ خۆشەویستێکی بۆ من نەماوە بۆ لە بەڕێ کەسێکی تر هەیە خۆشەویستەکەی بۆ پڕکاتەوە بە شێوازێکی ناشەرعی ئێکە تۆ ئەمەد کرد کاتە خێزانی خۆت ئیهمالەکەی ڕقت لە خێزانی خۆتە بێ قسەی لەگەڵ ناکەی هیچ مۆزوعێکی لەگەڵ ناکات ئاڵەتەیە ببوور ئەرکی خێزانەکان چیە کە بتوانە خۆیان بپارێزن لەوەی کە لە تێکچوونی خێزانەکانیان بۆی پەرتەوازە نەبن ئەرکی خێزان یەکەم ئەکەوێتە سەرشانی بە دەرەجە یەکەم ژن پێویستە ژنان زۆر هۆشیار بن پێویستە ژنان زۆر ڕۆشنبیر بن زۆر ئەوە بن کە بتوانن چۆن مامەڵە لەگەڵ ئەم جەنجاڵی ئێستای سوشال میدیا بکەن
ینی من وانە بم بۆ نمونە ژن وانە بێ کە تەنها مۆبایلێکی پێیە بەس بەردەوام ئیش لەسەر ئەمە بکات سەیری مۆبایل بکە پێویستە کاتی بۆ دامدێ ئەگەر خاوەنی منداڵی پێویستە منداڵەکانت بەرنمەیان بۆ دامنێ بە شێوازێکی باش بڕام کە مناڵمان خێزانمان هێڵێ مناڵەکەم تا سعات 3 و 4 بەیانی ناخەوێ ئەگەر دایک و باوکێکی ڕۆشنبیری هەبێ چۆن ئێڵێ مناڵێک کە تاوەکو 4 بەیانی نەخەوێت ئینتەرنێتی هەبێت ژووری تایبەتی هەبێت بڕۆم کە ئێمە کاتی خۆی کە مناڵ بووین ڕەنگە وەش بزانێت 8 نەفەر بووین مناڵ بووین لە ژوورێک ئاخەوتین لەگەڵ دایک و باوکمان ئەگەر ژوورێکی تەنیامان هەبووە ئەترساین بۆ لەبەرەوە هیچ وەسائلێک نەبوو خۆمانی پێوە مەشغوڵکەین بەڵام ئێستا ئەبێ ژووری تایبەتی خۆی هەبێ ئەبێ ئینتەرنێتی هەبێ ئەبێ مۆبایلی هەبێ ئەبێ لاپتۆپی هەبێ ئەبێ هەموو ئەو وەسائلانە هەبێ ئەمەش کاردانەوەیکی خراپەتەوە ئەەکەی ئەم مناڵە ئەڵێ وەڵا کاتێکیش کە سێرەکی لە ئاسی ڕۆشنبیری لە قوتابخانە بۆ جۆرە نییە مامۆستا گلەیلیەکە ئەڵێ وەڵام مامۆستا بەخوا هەموو شتێکی باشیشی هەیە ژووری تایبەتی هەیە ئینتەرنێتی هەیە مۆبایلی هەیە نازانم بۆ ئەو هەیە کاتە تۆ ڕێت خۆش کردووە بە تایبەتی دایک ڕێ خۆش کردو بۆ ئەی کە مناڵەکەی ئەم چوارچێوەیە بگرێتە بەر بۆیە ئەرکی سەرشانی ئافرەتە بە دەرەجەی یەکەم دوم پیاوانی ژەبێ هەندەری ژنان بن بەڕاستی ژن بە تەنیا ناتوانێت ئەم کارە بکە ئەگەر تۆ هەموو پیاوێک ئابە بۆ جۆرە مامەڵە لەگەڵ ژنەکەیان بکە و بۆ جۆرە بیەوێت زۆر جار بڕا بکە ئافرەتمان هاتووە بەلامان توێتی پێوتم تۆ بۆ کچە مۆدێلانە جوان نیت تۆ ینی بۆ حاڵەتە تاوانی ژنە بێت چی بێت باشە تاوانی ئەم ژنە چییە ئەو چەندەها دەفتەر دۆلاری لە خۆیان سەرف کردو میگیانی تەزویرە یعنی تۆ تێوەکو پارەی بەرە بابێ ئەویشتیوا لە خۆی بگە باششنەوەخان باز لە هەندێک خەڵکن کە تەنانەت لە دوای کاردانەوەی بڵاوبوونەوەی ڤیددیویانە کە پشتیوانی ئەم جۆرە بابەتە دەکەن دەڵێن ئەوانەی کە دژی ئەم جۆرە بابەتە دەوەستنەوە دژی ئەوەن کە ئاسان ئافرەت توانەکانی خۆی دەرخە بەڵام بە پرسیارێک لە جەنابەت بکەم ئایا ئەم ئافرەتە بەتەنها ئەگەر ئەمە ناویشی بنێن توانە دەتوانێت ئەگەر پاڵپشتێکی باشی هەم سیاسی هەم مادیەکی باشی لە پشتەوە نەبێت دەتوانێت ئەمەی کناوی دەنرێت توانە دەری بخا بۆ نمونە ئایا توانای دیکە نین ئەگەر پاڵپشتیان هەبێت دەریخن لە نمونەیەوەی کە لە گەرمەی کۆرۆنا دکتۆرێکی ئافرەت لە هەولێر دەویست توێژینەوەی تایبەت لەسەر تەرمی مردوانی کۆرۆنا بکە بەڵام بە هیچ شێوازی ڕێگەیان نەدەدا ئایا ئەمە توانانیە بۆچی بۆ ئەمە پاڵپشتی دەکرێت و ناوی دەنێن توانە واگەر پاڵپشتی نەکرێت دەتوانێت بەم شێوازە بێت و ئەوی دیکە کە توانای زانستی گەورە ناوبانگیشی ڕەنگە سبێنێ دەربکردایە بەڵام ڕێگری لێ دەکەن نایڵن بڕاوکە منیکشت ئەڵێم لەگە ڕێزمە ناوی هیچ کەسێک ناهێنم ئەوانەی کە پشگیری ئەو جۆرە کەسانە دەکەن بە ناوی مۆدێل و نازانم نمایش و ئەمانە با یەکشت لێرە ئەوە کە قسەی لەسەر بکەین ئەوەیە کە بڕاوکە بیان دوێنین لە ڕووی فکر و لە ڕووی معریفە و لە ڕووی ڕۆشنبیرەوە هیچ ئاستێکی سەقافی ڕۆشنبیریان نیە بۆ معلومات خۆشیان شکست خواردوو بن لە ژیان هەر لە خۆشیانە لە ژیانی خۆیانە شکست خواردوون لە بەرۆی لەگەڵ پیاوە ناژین زۆر بەلایەنەوە تەبیعیەڵێ من لەگەڵ هاوسەرەکەمان جیابوومەتەوە بە شانازیەوە لەو کەناڵانە باسیەکە من لە بەرۆی خیانەتی لێ کردوم لە بەرۆی ئەوەی لێ کردوم یعنی ئەم ئافرەتە ژیانی وای لێ هاتووە نەئەتوانێت لەگەڵ پیاوێکا بژی کە ژیانی هاوسەری دروست بکە و مناڵ دروست بکە خۆشبەخت بن نە ئەوەتە ئەتوانێت بخۆشی لە ڕووی دەرونی ئاسوودە بێ هیچ کاتێک ئاسوودە نین ئەوانە تەنها ئەو ڕێگەی کە هەیەە دێن خۆیان نمایش ئەکەن دێن لە شاشەکانە جستەی خۆیان ئەکەن بە کاڵا لە پێناوی مانەوەی لە پێناوی ئەوەی کە بڕێک پارەوەەر بگرن بەداخەوە زۆر بەداخەوە کە ئافرەتی کورد ئاوهای لێ هاتووە جستەی خۆی نمایش بکە لە کاتێکە ئافرەت ئەگەر لە مێژوودا بیخوێنیتەوە هەتاوەکو ئێستاش کە ئەو شانازیە ئەەکەین ئافرەت زۆر بە ئەخلاق و بە ینی ڕەوشت بەرز بۆ لە کوردەواریدا حتا لە زمانی پێغەمبەری خۆشە بەو جۆرە بوو بۆ نمونە پێش بەرنامەکە باسمان کرد ئەو شوێنانی کە کەیسە باند هەیە لە هەرێمی کوردستانە لە زمانی پێغەمبەری خۆشە شوێنی لەش فرۆشەکان ینی شوێنێکی تایبەتیان هەبوو ئەناسرانەوە ینی کاتێک کە تۆ ئەم ئافرەتە برۆی بەرز ئەکردەوە زۆر حتا حەدیسەش لەوە هاتووە کە پێغەمبەری خوا فەرمێ نەعلەتی خوا لەو ئافرەتی برۆ کاتۆشی بۆ یەکە ئەوانە بوون ئەو ئافرەتە لەش فرۆشانە کە برویان بەرز ئەکردەوە تاتۆیان ئەکرد قژیان بەرز ئەکردەوە لێرا وەکو سەرپشتی خۆشتر کە ئەو حەدیسەش هەر ئەفەرمێکە ئەمەش وەکو سەرپشتی خشتر بەرزی ئەکەنەوە وەجلێکی تایبەتیان لەبەرەکرد هەر کەسێ ئەمانی ببینیە یانوە لە لەش فرۆشە و تا شوێنەکان دیار بوو ینی بەڕاستی ئەمانە ویان لێ هاتووە بوونەتە باند ئێستا وەکو باندێک تۆ ینی کچ هەڵە خەڵەتێنی کوڕ هەڵە خەڵەتێنی بە بڕێک پارە کە مەگەر یاسا هەبێت هەرێمی کوردستانە بە پێی یاسای ژمارە 8
ساڵی 1970 کە بڕگەی 5 باس لەوە کە هەر کەسێک چۆنەڵی بانگەشە بۆ باندی لەش فرۆشی و بۆ ئەم شازانی کێبینین لە سوۆشال میدیایە ئەبێ بەلانی کەمەگەر لە سەر و 18 ساڵەوە بێ 10 ساڵ زیندانی بکرێ. بەڕاستی ئەمانەی کە بەناوی مۆدێلەوە لە هەرێمی کوردستانە خۆیان نمایش ئەەکەن نەک ئەوەی کە سپاسیان بکرێت و دەستخۆشیان لێ بکرێت پێویستە لە ڕووی یاساوی سزا بدرێن. یاسای سزادانی عراقیە. بەڵێ ینی تۆ ناکرێ بەڵام ئەمە بەڕاستی کەسی لە پشتە من وا هەست ئەەکەم هەرواشە بەرپرسی لە پشتە کەسی بزنزی لە پشتە ینی ئەمە بۆ خۆیان ناتوانن بەم جۆرە ئەم کارە بکەن ئەگەر کەسێکی گەورە لە پشتت نەبێ بۆ نمونەگەر مامۆستایەک 30 ساڵە مۆزەفێک 30 ساڵە بەڕاستی لە دایرێکە دەوام ئەکا خانەیەکی پێ ناکرێ بە قەرز و بە خۆڵە تۆ بۆ لە ماوەی 6 مانگە داهاتی ساڵەکەی 2000 دلار نابێ ئەنی تۆ بۆ لە ماوەی 6 مانگە بەڕاستی لەکوێت بوو 5000 دلار بەڕاستی 5 دەفتەر و 10 دەفتەر و ئەمە لەکوێ بۆ گەر کەسێک لە پشت ئەمەوە نەبێ. زۆر باشە شنوخان کاتە ئەرکی ئەو میدیا و کەناڵانە بە تایبەت کەناڵ ئیسلامیەکان چیە بۆ پڕکردنەوەی ئەم فەراغە کە بەرامبەر ئەم کەناڵە نابەرپرسانە بوەستن و نەهێڵن کە لەوە زیاتر کۆمەڵگە بەرەو خراپ. ئەزین چۆنە تۆ بێجایکەیتەوە کەناڵی ئەو کەناڵانەی کە بۆ نە کەناڵ ئیسلامیەکان وەکو پەیام وەکو سپێدا وەکو کۆمەڵ وەکو ئەوانەی کە ینی مرۆڤ ڕوویە دانیشێت وەکو خێزان ینی ئەتوانێت دانیشە گوێ لە هەموو بەرنامەکانی بگرێت بەبێ ئەوەی هیچ شتێکی نەشیا و نالەباری تیا هەبێ بەڵێ ینی ئەتوانی تۆ تیای دانیشیت بە خۆت و مناڵ و خێزان هیچ بەبێ ئەوەی ترست هەبێلەوە تۆ بێمە جاکەیتەوە لەگەڵ میدیایەک کە ئاراستەکەی ئەوەیە کە ئیشەکەی ئەوەیە کە ئەم ئافرەتانە بێنێتە پێش بۆیە ئەرکی میدیای کەناڵە ئیسلامیەکان بە تایبەت ئەوەیە کە ڕۆشنبیری بدەن بە خەڵک بەڕاستی کە ئافرەتان ڕۆشنبیر بکەنەوە پیاوان ڕۆشنبیر بکەنەوە بەرنامەی تایبەتیان هەبێت لەسەر ئەم بابەتانە ینی وا بکرێ کە ئەو شتە جوانانەی کە لە کۆمەلگای هەیە مشتی زۆر جوانمان هەیە ون بوو ناوی بەڕاستی گەنجمان هەیە هەموو قورئانی لەبەرە بە کچوو بە کوڕەوە گەنجمان هەیە فەرمودەی لەبەرە خێزانمان هەیە 40 ساڵ 50 ساڵە پێکەوەن کێشەیان نەبووە کە باسی ئیسلام دەکەی ڕەنگە هەندێک خەڵکن یەکسەر بە جۆرە یا تاقییانە سوڕێ پێیان ناخۆشە لە بەرامبەر ئەم فاحیشەی کە ئێستا لە کۆمەلگا و لە میدیاکانە دەکرێت تۆ بە یەکسەر بابەتی ئیسلام و ئاین ئیسلام بێنیتە پێشەوە. ئەمە باگراوندی ئەوە نییە بڵم من کەسێکم باڵاپۆشم یاخود لە حیزبێکی ئیسلامیم ئیسلام بەرنمەیەکی دیاریکراوی هەیە چوارچێوەیەکی دیاریکراوی جوانی هەیە پێت ئەڵێ دزی مەکە پێت ئەڵێ داوێن پیسی مەکە پێت ئەڵێ قسەی ناشرین بە کەس مەڵێ ڕێزی خەڵک بگرە ڕێزی دایک و باوکت بگرە باشە مافی خۆت بەسەر هاوسەرتەوە هاوسەر بەسەر خۆتەوە ئایا هەموو ئەمانە کە من هەر ڕوبعێکیشم باس کردووە هەر نازانم هەر چەند خاڵێکیم باس کردووە ئەمە کە ئیسلام داوات لێکان شتێکی ناشرینە نەخێر بەڕاستی ئیسلام کە من باسی ئیسلامەکەن ئیسلام بەرنمەیەکی پوختە ئیسلام بەرنمەیەکی پاک و بێگەردە هەموو بەها جوانەکانت پێ ئەڵێ هەموو ئەو کێشانەی کە لە هەموو کۆمەلگەی دنیاە هەیە بە تایبەتی لە کۆمەلگەی کوردەواری هەموو چارەسەرەکەشی لەلایە یعنی هیچ کێشەیەک بەبێ چارەسەر نییە لە ئیسلامە بۆیە ئیسلام پێت ئەڵێ هەر کەسێ دزی ئەکا السارق والسارقة فاقطعوا أيديهما السارق واتاڵێ ئەنجا السارقة بۆ چکە پیاو دزی ئەکا پیاو دزیەکاری کەم جار پیاوی هێناوە ئەڵێ هەر پیاوێک و هەر ئافرەتێ دزیان کرد دەستیان ببڕن لە ئاەتێکی ترا فەرمێ الزانیة والزانی بە مێهێناوێتی واتە ئافرەتی پێشخستەوە الزانیة والزانی ئەو ئافرەتانی کە زینە ئەکەنەوانشی کە ئەو پیاوانەشی کە زینە ئەکەن حەدی خۆیانی لێ بدەن بۆ لەبەرەوەی ئەمە ئافرەت ئەتوانێت لەم ڕێگەیەوە بچێتە پێشەوە لەوەی کە قسە لەگەڵ پیاوە بکات دەی نامەی بۆ بنێرێت دەی خۆی ئەگەر ئافرەت ئەم شێوازانە نەکا پیاوقت ناتوانێت بەڕاستی هیچ پیاوێک ناتوانێت لەکە لە ئافرەت بدا ئەگەر خۆی مەبەستی نەبێ من و تومە لە نووسینەکەشمە باسم کردووە ئافرەت دەبێ ئەوەندە بە حورمەت و بە حیشمەت بێ ئەگەر لە ناو 100 پیاوا بێ ئافرەتبوونی خۆی بسەلمێنێ بە زۆر جارەڵێ زۆر کەس قسە لەسەرەوە کاکە ئافرەت ئەوەندە بەڕێز بێ ئەگەر لە ناو 100 پیا بێ وەکو ئەو 100یەکەمین بێ نا بۆ 100یەکەمین بێ با ئەو ئافرەتێکی تاک و بوێر و بە حیشمەت بێ لە ناو ئەو 100 پیاوەیە من وەکو ئافرەتێک خۆم دەربخەم یعنی نەبمە ئەوەی کە چۆن ئەڵێ بەرامبەرەکەت تحرشت پێ بکە بەرامبەرەکەت واد لێ بکە کە ئیزعاجت بکە لە ڕووی هەندێشتەوە پیاو پێویست ناکە بە ڕوویەکی ئەوکو ئێستا ئەوترێ بە ڕوویەکی سێکسیەوە سەیری ئافرەت بکە ئەمە هەڵەیە
تۆ کاتێک قسە لەگەڵ پیاوێکە ئەەکەی کاتێک کە تۆ گفتوگویەک ئەەکەی بێ ئەم پیاوە وا سەرنجی ینی تۆ ڕابکێشنێ بۆ لای خۆی بڵێ ئافرەتێکە زۆر زۆر وریایە زۆر ئاقڵە زۆر ئەمەیە بەم شێوازەیە بەڕاستی شایانی ئەوەیە کە گفتوگوی لەگەڵا بکەیت ئەمەت پێ بڵێ یاخود پێ بڵێ ئافرەتێکە قسە نازانێ ئافرەتێکە وایە بەم جۆرێ یا بە شێوازێک بێ بە شێوازێکی وا بێ تۆ بچیتە پێشەوە لێ بەوەی کە مامەڵێکی سێکسیت لەگەڵ بکە ئەمە بەڕاستی کارەساتە ئەمانی ئێستا کە پێیا بوون بەم جۆرە تەبەڕوجات و چوونە پێشەوە و خۆناسکردنەوە و تۆ بۆ ئەم مامەڵە ناتەندروستانە ئەەکەی لەگەڵ پیاوە پێکەنین و دانیشە قاچ لەسەر قاچە تا ئێرەی بە دەرەوەی ئەمە کەی بەهای ئافرەتە قۆمە ناڵین وێرە باڵا پۆش بە لە کاتێکش ئەوە فەرزە ئەمەمان نییە بەڵام خۆ تۆ ئەبێ کارێکی وا بکەی کە لەو سنوورە دیاری کراوەیە بە چەنەها ئافرەتمان هەیە بەڕاستی لەچکیش ناکات و زۆریش ئەخلاقی جوانە و حتا دژی ئەم مۆدێلانەشەکە ئێستا لە هەرێمی کوردستانە کەواتە ڕێکخراوەکانی بواری مافی ئافرەتان لەکوێن لە کاتێکە ئەم هەموو سوکایەتیە ژن بە خۆی دەکا ئێستا ئافرەت لەسەر میدیا سوکایەتی بە ئافرەت دەکا خۆمە پیاویتیانە و بۆچی ڕێکخراوەکانی بواری ژنان بێدەنگن وڵاهی نازام ڕێکخراوەکانی ژنان من خۆم لە ناو ڕێکخراوەکانم زۆریش قسەمان لەسەرم بابەتە کردووە هەتا پرۆژەیەکیشم دا بە ڕێکخراوەکان کە تکایە من پار بۆ ئەمەم کرد وەکو ڕێکخراوەکەی خۆمان ڕێکخراوی شکان تکایە با سنوورێک بۆ ئەمە دابنین با بە هەمومان ئێمە ئەتوانین ئەوە بکەین بە ڕێکخراوی ئیسلامی بە ڕێکخراوی علمانی واتا من بە تەنیا ئەتوانم بەس تۆ ئەگەر پاڵپشتم بی ڕێکخراوەکان تر پاڵپشتم بن پێکەوە ئەتوانین کارێک بکەین گەشتی ناوەی کە بیوروژێنین کە بۆ نمونە بیدەینە پەرلەمان بیدەینە لایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی ستۆپیان پێکرد مناڵم لێرە ڕێکخراوەکان ئیتر بەلارەدا برا هەر چۆنێ بێت لەناو ڕێکخراوەکانە بە جۆرێک وای لێ کرا کە ئیتر کەواتە پێتان وایە کە ڕێکخراوەکە بێ پاڵپشتی ئەم باندانە بکات بڕوا ناکەم چونکە ئەوەی کە من لەناو ڕێکخراوەکان هەمویان یەکدەنگین لەسەر ئەوەی کە ئەمە کارێکی زۆر زۆر خراپە پێویستە هەڵوێستەمان هەبێ پێویستە ئیشی لەسەر بکەین بەڵام تاکو ئێستا لەسەریان نەکردو ئەمە خودی پرسیارەکەیە بۆ تا ئێستا بەم جۆرە ڕێکخراوەکانی ژنان بە تێگڕا کۆ نەبوونەتەوە لەسەر ئەوەی کە یاداشتێک ئامادە بکەن بۆی کە ئەم جۆرە نمایشەوە ئەم جۆرە مۆدێلگەرایە لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەوە نابێ ئەمە کارەساتە تۆ بۆ بەدەر لەوەی کە خودی خۆت لە ڕووی کۆمەڵایەتیەوە فەشەلت هێناوە ئەتەوەی خێزانی کوردەواریش فەشەلی پێبێنێ بۆیە بەڕاستی ڕێکخراوەکانی ژنان ئەرکی سەرشانیانە ئەوەتەی ئێستانی تاوەکو ئێستاگەر هیچیان نەکرد بێ من ناڵم هیچیان نەکردووە بەڵام پێویستە ئەمە زۆر زۆر گرنگی پێ بدەن وەکو جەنابەت تو چینەتە لای بەرپرسێک وتێتی منش ناتوانم ئەسڵەن هەر دەستیان بۆ بەرم کاری خۆیانەکەن ئەوانە چۆن ناتوانێت تۆ یاسا هەیە بەپێی یاسا ئەتوانی ئیجراعاتیان لەگەڵا بکەی کە تۆ بەدەڕۆی بۆ خودی خۆتە تۆ کۆمەڵگەشت تێگاوە هاواری ینی تۆ چی ئەەکەی لەم کۆمەلگەیە کە ئاوا بەلا ڕێدا براوە ئێمە بین شتە جوانەکانی ناو کۆمەلگا بینینە پێشەوە ئافرەتانی ئەوەی کە خاوەنی کارە و خاوەنی ئەوەیە کە خۆیەتی خۆی ئەتوانێت سا ئافرەتی خۆی ئەژێنێ بە شێوازێکی زۆر جوان حتا هاوسەرەکەشی پاڵپشتێتی مناڵەکانی پاڵپشتیانە بەس ئەمانی کە ئەمانە ئیکەن بەڕاستی هەم خێزانەکانیشان لیان بەدورن خۆشیان لە ڕووی دەرونیەوە بەڕاستی وەزعیان تەواو نییە کۆمەلگەشیان تێکگاوە چ زیانێکی بۆ سەر کۆمەڵگە ئەبێت ئەگەر ستۆپ نەکرێت و ڕانەگیرێت وڵا ئەوەی کە ئەو کارەساتی کە ئێستا بینرێ ئەتوانم بڵم لەمە خراپتر ئیتر ئەبێت چی بێت کە بڵاو ئەبێتەوە ئافرەت هەڵ ئەخەڵەتێنن کچ هەڵ ئەخەڵەتێنن خێزان هەڵ ئەوەشێنن بەهاو ئەخلاقی کۆمەڵگە لە ناو ئەبەن کردوشیانە یعنی ئەگەر لەمە زیاتر ئەبێت چی بێ بەداخەوم بۆ هەندێک کەسی ڕۆشنبیر و هەندێک کەسی ئەوەی کە دیارن پشگیری ئەمانە بکەن ئەبێ ئێمە وا بکەین بە هەمومان پشگیریان نەکەین یانی بۆ پشگیری بکەیت تۆ دەی بڵێ وڵا لە چوارچێوەیە کە ئافرەت با خۆی نمایش بکا کە ئەمە توانایەکی خۆیەتی ئەما گەڕێتەوە بۆ سەردەمی جەهالەت ئەسڵەن ئەمەی کە ئێستا ئەکرێ سەردەمی جەهالەتە چونکە لە سەردەمی جەهالەتە ئافرەت پیا و ئافرەت هەمی ڕوود بووە بەڕووتی هاتو بەڕووتی ئینسان لەدایکە بێەوە ئەو سەردەمەش ڕوود بۆوایان کردووە کە بۆی کە قیەمێک بۆ ئینسان بگەڕێتەوە پۆشاکیان پیا کردووە ئەگەر هەر نەش بۆ ئەو کاتە گەڵای دار گەڵاپانی دار یعنی داویانە بەسەر ئەورەت و بەسەر ئەمانەیانە بۆ ئیکە دەرنەکەوێ دواتر وردە بە پیشەسازی و بەمانە خۆیان ژیاندووە و وردە پێشکەوتون بۆی کە جلوبەرگ بپۆشن کەواتە ئەمە سەردەمی جەهالەتە کە ئێستا بەم شێوازە خۆت دەرئەخیت بڵێ وڵا ئەمە زانستە و ئەمە پێشکەوتنە شنۆخان خۆشت میدیاکاری و
لە هەمومان کۆنتری لە منیش و شەیداش کۆنتری لە ڕووی کاری میدیاییەوە بەس پیر نیم ناڵێم پیر ئەمە لە ڕووی میدیاییەوە دەمەوێن پرسیارە بکەم ینی ئێستا وای لێ هاتووە هەندێک خانم تەبەنەمەیدی ئاوپەڕێتی ئەمەی کە پیشانە درێ ئێستا پیشان دەدێن لە میدیاکانەوە لە میدیا جیاوازەکانەوە لە پێناو سەرنج ڕاکێشانی بینەر ئافرەت لە بەرگێکی دیکەیە پیشان دەدەن ئەمە لەکوێی میدیای کوردیا جێ دەبێتەوە بڕۆک باست کرد من تقریبا لە 96ەوە هەتاوکو ئێستا من لە بواری ڕاگەاندنا کارەکەم کاری ئەو کاتی ئێمە زۆر جیاواز بوو بە کاسێتێکی بچووک ئەمانکە لەگەڵ شریتێکە نەزم بیرتانەیاننا یعنی کاتێک کە ئەچوینە مقابلەیەک ئێستا ئەرشیفەم هەمووی ماوە ئەچوینە مقابلەیەکی ئافرەتێک یاخود کەسایەتیەک یاخۆ ئەوە بەم جۆرەی ئێستا نەبوو زۆر یعنی تاموچێژی تایبەتی هەبوو من لە ڕادیۆ کارم ئەکرد بڕاکە بیسەرێکی ئەوەندە زۆرم هەبوو زۆر جار تەلەفۆنیانە کرد بۆ بەڕێوبەرەکە کان و تکایە ئەو بەرنامە با دووبارە بێتەوە ئەنی ئێمە ئاوا ئیشمان لەسەر قیەمی خێزان لەسەر ئافرەت لەسەر بەهای کۆمەڵایەتی لەسەر ئەمان کرد کە خێزان چییە کە کۆمەلگە چییە کە ئافرەت بوونی چییە لە ناو کۆمەلگایە دواتە وردە ئەمە شۆڕ بۆ چوین بۆ کەناڵەکان چوین بۆ ڕۆژنامە هەموو لە مانای ئیشمان لەسەری کردووە بەداخەوە کە ئێستا هەنێ کەناڵ بە ئاراستەیەکی زۆر تایبەت ئەم ئیشانە ئەکاو ئافرەتی کردو بە کاڵە ینی ئافرەت بۆتە کاڵایەکی تەواو لەم کەناڵانە دەریان ئەخەن بۆ ئەوەی کە چۆنەڵی بەهای ئەم کەناڵی بەرز بێتەوە بۆ ئەوەی کە گەنج بە لاڕێدا بدا بۆ فعلەن ئەوەشێکێک لە بابەتەکان کە بەو جۆرە بێ ئەگەر نا تۆ سێرەکەی من بابەتێک نووسم لە پەیجەکەی خۆمە 100 کەس دەیبینێ بۆ نمونە بەڵام وەرە وێنەیەک دانێ 500 کەس لای کرد بۆکە یا وێنەی ئافرەت یابێ ئەنم ئەمە لە پای چی ئەوەیە کە تۆ بەڕاستی ئاسی ڕۆشنبیریمان ئەبێ وا لێ بکەین کە بتوانین خۆمان ئینسانە بێ خۆی کۆنتترۆلی خۆی بکە بە کوڕ و بە کچ و بە ژن و بە پیاوە کۆنتترۆلی خۆی بکە بۆی کە بتوانێت ئەو کەناڵی کە هەیەی لە ماڵەکەیان نەبێ ئیتر هەر کەناڵێکە کە فاحیشە بڵاو ئەکاتەوە کە مۆدێلە هێنێتە ناو کۆمەڵگەی کوردیەوە ئەوە لە بەرنامەتان نەبێ و ئەسڵەن لە نێوماڵتان نەبێ بۆ ئەوەی کە کەناڵێک بێ کە بتوانی کە لە ڕوود بێ خۆت و ماڵ و مناڵت تایە بەرجەستە ببن بۆی پێویستە لە کۆتایی ئەوەی کە ئەرکی ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان وەکو تێگرای ڕێکخراوەکان ئیش لەسەر ئەم بابەتە بکەن بەڕاستی زۆر بە هەندوەری بگرن بۆەوەی کە جارێکی تر نەتوانن ئەنی زیان لەوەی کە ئێستا لێرە ئەبینرێت ستۆپی پێ بکرێ بۆی کە بەها و ئەخلاقی کۆمەڵگەی کوردی لەوە زیاتر دانەڕمێ بۆ خوارەوە بەداخەوە زۆر سپاس شنۆخان دیارە قسەیەکی سید قوتب ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت هەیە کە دەفەرمێت دەڵێ ئەگەر ئافرەتی کۆمەلگا باش و بەدڵنیایی و کۆمەلگاش باشە بۆیە لەم بەدواوە دەبێت زیاتر بترسین لەوەی کاگەر بێت و بەم شێوازە لە ناو ئافرەتانی کووردا ئەمە بەربڵاو بێتەوە بەدڵنیایی و کۆمەلگاکەشمان زیاتر تێک دەچێت سپاس دەکەین شنۆخان سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژ سپاس دەکەین بەڵە بەڕێزان دەچینە لای ڤیدیۆ هاوکارمان سامان بۆ ئامادە کردوین کە باز لە کردنەوەی مزگەوتێک دەکات لە گوندی بەشارەت فەرموون با پێکەوە بینیرە و ڤیدیۆ بین. بەناوی هەموو نوێشخوێنان و دانیشتوانی گوندەکەمانەوە بەخێراتنی گەرمتان دەکەین و سوپاسی ئەو کەس و لایەنانە دەکەین کە هاوکاریان کردین ئەم مزگەوتەدا پشت و پەنایان لێگرتین ئەلحەمدوللا سوپاس بۆ خوا کە توانیمان ئەم مزگەوتە بە هەموو لایەک بە دەستی خێری هەموو لایەک لە دوور تا نزیک ئەم مزگەوتە فراهەم بێنین و دروست بکرێت و بەم شێوە جوانە ئێمە سوپاسی خوا ئەکەین سوپاسی هەموو ئەو کەس و لایەنانە ئەکەین کە هاتن بە دەنگی بانگوازەکانمانەوە و سوپاسی مامۆسایان و کەناڵەکان و هەموو لایەک و هەموو کومپانیەکان و هەموو مسلمانان دەکەین. بەسە بۆ وەسفی برایی
برایەتی هۆکارێکە بۆ بارینی ڕەحمی خوای ئەترسن يخافون يوما للروجك كالروج قيامته تتقلب فيه القلوب والأبصار مزگەوت ئەو شوێن و جێگایە کە ئینسان نەتوانێت هەم بینی لەگەڵ پەروەردگارە باش و چاک بکە ئەم دنیا و هەم قیامەتی ئاوەدان بکاتەوە و مزگەوت ڕۆڵ و دەورێکی گرنگی هەیە بۆ دروستکردنی ئینسانەکان بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت ئینسانێکی باشی لێ دەرچێت ئینسانێکی چاکی لێ دەربچێ و لە ناو کۆمەلگا سوودی هەبێ مزگەوت ئەو شوێنەیە کە کەسەکان دروستەکە کەسێکی مؤمنیان لێ دەرچێت کەسێکی ئیمانداریان لێ دەرچێت مؤمن بۆ معنایە کە هەموو خەڵکی ئەمین بێ لێی پارێزراو بێ لێی وە کۆمەلگا ئەمڕۆ پێویستی بەوە هەیە کە خەڵکی لە دەستی پارێزراو بێ چاوی پارێزراو بێ کەسێکی ئەمین بێ لە ناو خەڵکیە ئیشی مزگەوت وەزیفەی مزگەوت ئەوەیە و لە هەر شوێن و لە هەر جێگەیەکا بێ ئینسان دەرگاکانی ڕەحمەت و دەرگاکانی خێر بەسەر خەڵکی ئاکاتەوە ماڵەکانی خوا مای سەربەرزی دنیا و قیامەتمانن ماڵەکانی خوا ئارامگەی ئاسوودەی ڕۆح و وەتانی جیهانە ماڵەکانی خوا دەبێت بەرز ڕابگیرێن نەماوە بۆیە ئاسوودەی لە ماڵی ئێوە لە دڵی ئێوە باری کردووە قەناعەت گەنجینەیەکە لەسەری هەر کەسێکا بێ خێری دنیا و قیامەت بەڕێزان سەبارەت بە دروستکردنی مزگەوتەکە هەروەکو لە کاتی وتەی بە خێراتناوتم کەناڵی ئاسمانی پێیام لە 5 حوتی 2019 کە تەشریفیان هاتە مزگەوتەکەمان و لەم سنوورە راپۆرتێکیان ساز کرد بەرنامەی ئێوارانی مانگی ڕەمەزان بوو لێرە ئەو ئیشەی کە کەوتووە سەر من وەکو وتاربێژ باسم لە دروستکردنی مزگەوت و پەیامی مزگەوت و حاڵەتی لێکترازان و دوورکەوتنەوەی دیوارەکان و بەرەو داڕمانی مزگەوتەکەمان چوو و لەگەڵ خەڵکی دانیشتوانی گوندەکە سپاس بخوا پەیامەکەمان لێەوە گەیشت بە خەڵکی خێرخوازان و گوێبیستان گەی بە گوێی گوێبیستان خێرخوازان و خێرەمەندان و دەوڵەمەندان سپاس بخوا لە دوای ئەوە کەوا پەیجی شارە زوریش هاتە ئێرە تەشریفیان هاتە ئێرە کە ئەوانش راپۆرتێکیان لەو بۆ ئامادەکردین بۆی پەیامەکەمان بگا لە دوای ئەوە لە مانگی شەشەوە دەستمان کرد بە دروستکردنی مزگەوتەکە سپاس بخوا پێش مانگی ڕەمەزان کە دوو ڕەمەزانی پڕ نەکردووە الحەمدوللا مزگەوتەکەمان ئێستا بە پایانگەی و ئەمڕۆ ئیفتتاحی مزگەوتەکەمان کردەوە. بەڵازان دەچینە بڕگەی پەیامنێران لای ڕامیارمان لە سلێمانیەوە ڕامیار سڵاوی خوا لەبێت زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چین؟ بەڵێ سڵاو لێبێ جەلال دیارە من ئێستا لە ژووری بازەکانی سلێمانی ئەمڕۆ لێرە کۆبوونیەک ئەنجامدرێت بە ئامادەبوونی سەرۆکی ژوورە بازەکانیەکانی پیشەسازیەکانی ژووری بازەکانی پیشەسازی لە ناوچەکانی عێراق و هەروەها لە شاری سلێمانی بە هەمان شێوە ئەمڕۆ کۆبوونەوەکە بڕیار وایە کاشمێر 11 لە شاری سلێمانی دەست پێ بکات دیارە کۆبوونەوەکە باز لە ئەو گیر و گرفتانە دەکرێت کە لە نێو پارێزگەکانی بڵێن عێراق و هەرێمی کوردستانە هەیە ئەم کۆبوونەوەی ماگانە ئەنجامدرێت هەر مانگە و لە شارێک ئەنجامدرێت دیارە ئەم مانگە لە شاری سلێمانی ئەنجامدرێت بە ئامادەبوونی سەرۆکی ژوورە بازرگانی پیشەسازیەکانی عێراق و هەروەها شاری سلێمانی دیارە من دەمێ بۆ زانیاری زیاتر بچمە لای دکتۆر سەلام بڵێن ئەو زانیاری زیاترم پێدا لەسەر کۆبوونەوەکە دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێ ئەم کۆبوونەوەی کێتیدا ئامادە بێ و باز لە چیەکرێت لە کۆبوونەوەکەدا بەڵێ ئەم کۆبوونەوەی دەوریە کە هەموو مانگێک لە بەغاگیرێت کە بارەگای یەکێتی ژوورە بازرگانەکانی هەموو عێراقە کە 19 پارێزگا ئەگرێتەوە بە هەڵەبجەوە تەبان ئەمە تەبان ئەم کۆبوونەوەیە لە بەعزە حاڵاتێکی زۆر کەمە بەڕاستی بڕارێ بیگوێزنەوە بۆ پارێزگایەکی کە ئەوە خۆشبەختانە ئێستا ئەمڕۆ لە سلێمانی ئەکرێت ئەم حاڵەتە 10 ساڵە ڕووی نایەوە بەڕاستی دیارە لەم قۆناغەیە ئەو پەیوەندیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە تایبەتی لەگەڵ پارێزگەکانی کایهەیەتی ئەمە قووەتێک و هێزێگا بەڕاستی بۆ پتەوکردنی و پەیوەندیانە بۆی سەرۆکی ژوورەکانی بازرگانەکانی هەموو پارێزگاکان بە چای خۆیان بێن سەیری وەزعی بازرگانی و پیشەسازی بکەن لە پارێزگای سلێمانیە
و تەمەەن ئەم دەرفەتە بەڕاستی فرسەتێکی زۆر چاکە بۆ پتەوکردنی پەیوەندەکان و هەروەها بۆ ئەوەی کەوە بۆ ڕاگۆڕینەوە بۆ پتەوکردنی کەرتی تایبەت بەگشتی لە پارێزگای سلێمانیا و هەروەها بۆ ئەوەی کەوە اقتراحاتیان چی بێت لە ڕووی پتەوکردنی ئەو پەیوەندیانەوە یا ئەو سێکتەرە جیاوازانی کە لە سلێمانی ئیشی تیاکرێت بتوانن پەری پێبەن و پتەوتری بکەن. ئێستا پێما بێ بەشێک لە بازرگانەکان هەنێ پرۆژە بەسەرەکەنەوە کە پیشەسازین لە ژاڵە و لە منتخەیتان چڕۆ ئەم پرۆژانە چی کە بەسەرەکرێنەوە گەری باسی بکەیت چیە پرۆژەکان؟ بەڵێ یەکێ لەو پرۆژانەی کە خۆژووری بازرگانی بەڕاستی دەست پێشکەر بۆ لە سێرادکردنەوەی ئەو مەخزانانەیە لەو منتقەیە ئەمە پرۆژەیەکە لە ئاستی عێراقا بە پرۆژێکی زۆر گەورە و مهم دانرێت تەبەن دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەین و هەموو ئەو کەسانی لە پارێزگای سلێمانی و لە حکوومەتی هەرێم ئیشان تیا کردووە تەبەن بەس ژووری بازرگانی سلێمانی ڕۆڵێکی گەورەی تیابینیوە و هەڵساوە بە دابینکردنی ئەو مەخزانانە بەڕاستی ئەمە قووەتێک و هێزێگەیە بە بازرگانان و پێشەسازانی پارێزگای سلێمانی بۆی بتوانن قوتی خۆیان بە قوتکەم بە شێوەیە کە بتوانن کاریگەر بن لەسەر بازاری عێراق چکە مەمانەبی نەچێتەوە عێراق یەک بازارە و تەمان منافەسەکردن لە نێوان پارێزگاکانە نێوان بازرگانەکان لە ڕووی بازرگانیەوە شتێکی تەبیعی و حاڵەتێکی سروشتیە و هەمووی لە ئەخیرا ئەگەڕێتەوە بۆ پتەوکردن و بۆ باشکردنی ئابووری لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی و تەمان بە شانازیەوانێ بەڕاستی ئەو ئینجازاتانەی ئەو شانەی کە ژووری بازرگانی پێشەسازی چەندها ساڵە لە قۆناغێکی زۆر هەستیار و زۆر قورسە بەڕاستی ئیشی کردووە و توانێتی ئەوە بکاوکو قۆناغی یەکەمی ئەو پرۆژانە وشەڵا ئێمە خۆشحاڵین بەوەی کەوە لە مستەقبەلە حکوومەتی کوردستان بتوانێت زیاتر پشگیری بکات لە سێکتەری بازرگانی پیشەسازی و بتوانین مەخازنی تر بکەنەوە بە شێوەیە کە هەموو کەسێک هەموو بازرگانێک هەموو پیشەسازێک بتوانێت ئیسیفادەکات لەو شتانە و طبعاً وەکو کەرتی تایبەت ئێمە بەڕاستی هەماهەنگی حکوومەتمان پێویستە و لەم دەرفەتانە بەڕاستی دەرەکەوێت ئەو ئیشانی کە ژووری بازرگانی پێشەسازی پێ هەڵساوە بۆ کەرتی تایبەت هینێکی وەکو ئاوێنێک وایە بەڕاستی لەسەر ئەو ئینجازاتەنە ئەو پاڵپشتیانەی کە حکوومەتی هەرێم خۆی لە ژوور بازرگانەکانی کردووە بەعام. دەستخۆش زۆر سپاس. جەلال دیارە لە کۆبنەوەکەیە ینی ئەوەی کە هەیە باس دەکرێت ئەو ڕاوپێشنیارانە ئاڵوگۆڕەکرێت باز لە کێشە بازرگانیەکانەکرێت کە لە نێوان پارێزگاکانی عراق و هەرێمی کوردستاندا هەیە دوجار ینی بۆی کە بگەنە بە دەرەنجامێک لەسەر ئەو گرفتە بازرگانیانەی کە لە نێو پارێزگاکان هەیە بەتایبەتی هەرێمی کوردستان کە ئەمە وەکو بڵێن ژووری بازرگانی سلێمانی ئەمەژە بێکرد کۆبنەوەیەکی گرنگ دەبێت چونکە بیرڕای باش ئاڵوگۆڕەکرێت پرۆژەی باش ئاڵوگۆڕەکرێت بە تایبەتی بۆ سلێمانی گرنگیەکی تایبەتی هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیاملێرمان ڕامیا ڕۆسمان کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بوویت. وەڵە بەڕێزان پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتاکەیش بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان جێگەیست و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بووبێت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ.